خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لەبێت بینەرانی عەزیز خۆشحاڵین جارێکی دیکە لە بەرنامەیەکی نوێی پەیامی ڕۆژ لەگەڵ هاوکارم شوان محەممەداتینەوە خزمەتان داخوازین کە ئەمڕۆژ بڕگە و بابەتەکانمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی عەزیز بێت. زۆر سپاس زانیار بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عەزیز ئەوانەی لێرن و ئەوانەش لە دەرەوە لە هەر شوێنێک لە ڕێگەی هەرتۆڕەکانەوە بێگویان لێمەیە سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش و وانیتان باش ئاسوودە و کامەران بن لەگەڵ هاوکارانم لە پەیامەوە بڕگە و بابەتەکە جیاوازەکانی ئەمڕۆی پەیامی ڕۆژتان پێشکەش دەکەین و دەکەین جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی عەزیز و خۆشەویست بێت. ئازان لەو بابەتانەی کە بۆ ئێوەی عەزیزی باز دەکەین لە تەوەریەکەمی بەرنامەکەماندا باز لەو دەکەین کە گۆڕستانەکان لە ئێستادا دراوەتەوە بە شارەوانی بۆ پێی کە ساڵی ڕابردوو لە سۆشیال میدیا و لە زۆرێک لە میدیاکاندا دەنگدانەوەیکیەوە هەبوو کە شارەوانی سلێمانی گۆڕستانەکانی داوەتە کۆمپانیایە کە هەڵکردنی گۆڕ و هەڵبەستنەکەی نزیکەی ملیۆنێکی تێدەچوو وەڵام ئێستا شارەوانی لەژێر ئەو شارانی هاوڵاتیان خۆی هەڵدەستێت بەم کارەوە چەند کەسێک لە قەبر هەڵکەنەکان هەڵدەستن بەوەی کە خۆیان قەبرەکان هەڵکەن بە بڕێک پارەوە هەر کەسێکیش خۆی بیاوێت دەتوانێت خۆی بچێت قەبر هەڵبکەنێت و هەروەها لە ئێستادا گۆڕستانی سلێمانی ئەو تەواوی گۆڕستانە کۆنەکان داخراون ئەو گۆڕستانی نوێی کە چەند ساڵی ڕابردوو بڕیار بوو بکرێتەوە بڕووی هاوڵاتیاندا ئێستا کراوەتەوە بزانین ڕێشوێنەکان چین و بزانین لە ئێستادا بچ بڕە پارەیەک وەردەگیرێت و کۆمەڵێک زانیاری لەو بارەیە بۆ عەزیز دەگوازینەوە. ئەمە بێت دانیار نرخی کوێ هەڵکەندنی گۆڕەکە کەم بۆتەوە ئێستا بۆ تۆ پێم وابێت 150 کەس نەیەوێرا بمرێت ئێستا یانی ترگەر بژبرین تۆزێک ئاسانە جاوەشەیە فشاری هاوڵاتیان زۆر کاریگەری هێوەتا ئەو بڕیارە گۆڕابەوەی کە کۆمپانیان نێکات شارەوانی خۆی هەستێت بەم ماوەیە بوو بە ملیۆنێک کەس نەمەد کاکە یاخوا هەمووتان تەمەندان درێژ بێت. لە بەشی دوهەمی بەرنامەکەشمانە باز لە کێشە و گرفتی وەرگرتنی گەرمی جوتیارانەکەین ساڵانە بەتایبەت لە هەرێمی کوردستان کۆمەڵێک دەشت و پانی بەرینی فراوانمان هەیە بەرهەمێکی زۆری گەرمی جوتیاران هەیە گەرچی ئەم ساڵ ناوچەکانی گەرمیان و وەروەها بەشێکی هەرێمی کوردستان بەداخەوە بۆی کەمی بارانبارین و وشکە ساڵیەوە بەرهەمەکانیان نەگەیشتە بەرهەم بەڵام بەشێکی زۆری گەنمی هاوڵاتیانیش هێشتا ئەم ساڵ هەر بەرهەمی هەبوو و وەروەها وەرگرتن و فرۆشتن و خەزنکردن و نەقڵکردنی ئەمانە هەموو کێشە و گرفتن ساڵانە جوتیاران ڕوبەڕوویان دەبێتەوە سەرباریەوەی کەوا درنگ پارەکەش وەردەگرن لەو بارێشەوە تەوەریەکمانە بێت سۆباز لەسەر کێشە و گرفتی وەرگرتنی گەنمی جوتیاران دەکەین. ئازان دەست پێ بچینە لای کەش و هاوزانین گۆڕانکاریە کەش و هۆیەکان چین پێکەوە بینەری دەبین. بەڵایزان دەستپێکیش راپۆرتێکمانەیە بینەری ئەو راپۆرتە دەبین. شارەوانی سلێمانی ئەو تەندەرەی هەڵوەشاندەوە کە پێشتر لەگەڵ کۆمپانیایەک بۆ بەکرێدانی گۆڕستانی نوێی سلێمانی واژۆی کردهبوو. جێگری سەرۆکی شارەوانی سلێمانی دەڵێت دوای ئەو دەنگدانەوە زۆرەی لە ڕاگەیاندنەکان و تۆڕە کۆمەڵاتیەکان لێکەوتەوە لە بەرامبەر هەڵکەندنی هەر گۆڕێک و
هەڵبەستنی نزیکەی 1 ملیۆن دینار لە خاوەنی مردوەکە وەردەگیرا. بڕیاریاندا چیری درێژە بەم گرێبەستە نەدەن لەگەڵ ئەو کۆمپانیایە. ئێستا گۆڕستانەکە ڕاستەوخۆ لەلایەن شارەوانیەوە سەرپەرشتی دەکرێت و چیدی کە پارە لە خاوەنی مردووەکە وەرناگیرێت. نەخێر ئێمە دوای ئەوەی کە ئەعلانمان کردو کە دەرچوو بۆ کۆمپانیاکە بەڕسمی تۆڕە کۆمەڵایەتیەکان باسییان کردو ئەشکالێکی دروست کردوتی ماقولنی هەر کەسێک ئەمرێت تۆ 100,000 دینار بە خزمەت گوزارێکە. ئەم مۆزوع لە شارەوانی باسکرا کۆمپانیاکەمان ڕاگرت دوای ئەوەی کە نووسراومان کرد بۆ وەزارەتی شارەوانی ئەوانیش ڕەزامەند بوون لەسەرەوەی کۆتایی بە گرێبەستی ئەو کۆمپانیایە بێنرێ و لەلایەن شارەوانیەوە بەڕێوە ببرێت. شارەوانی 39 کەس هەیە بەڕسمی کە هاوڵاتی ئەم شارەن و قەبر هەڵەکەن لەسەر قەبرانەکانە. دەوری 10 ساڵێک لەمەوە پێش ئەنجومەنی شارەوانی ئەمریکی دەرکردووە یەکێ لەو قەبر هەڵکەندانە بێوێ قەبرێ بۆ هاوڵاتی بۆ مردووە گەڵکەنێ کە سوکارەکەی 150,000 دینارێن لەبری ئەو قەبر هەڵکەنەیە. ئەمە فقط ئەوەیە. بەڵام ئەگەر هاوڵاتیەک بێ خۆی قەبر بۆ خۆی هەڵکەنێ بۆ کەسە نزیکەی هەڵکەنێ خۆی بەرد و کێل و گۆڕی سەوشتەکەی بۆ دروستکە 1 دینار بە هیچ کەسێک نایە. گۆڕستانەکانی ناوشاری سلێمانی چیدی کە شوێنی ناشتنی مردویان نەماوە و دەرگاکانیان دادەخرێت بە جۆرێک وای لە هاتبوو کە گۆڕیان هەڵدەکەند مردووی دیکەی لە شێرەوە بوو کە ئەوەش ڕێگە پێدراو نییە. پێشتر گۆڕ هەڵکەنەکان کە ژمارەیان 39 کەسە گرفتیان لەگەڵ شارەوانیدا هەبوو ئامادە نەبوون بگوێزنەوە بۆ گۆڕستانی نوێی سلێمانی. بەڵام ئێستا ڕێکەوتنیان کردووە و ئەم کۆشکانەیان بۆ دروست کراوە و لە بەرامبەر ناشتنی هەر مردوویەکیش بڕی 150,000 دینار لە خاوەن مردوەکە وەردەگرن. بەنسبە دەوسە قەبرانانەوە جێگان نەماوە دەمێکەوە شتێکی معلومە. ئێمە چەند جار نووساما کردو بۆ شارەوانی ئەم جاریان بەڕێز و سپاسەوە هاتن بەهانامانەوە و هاوکاریان کردین کە بمان گوێزنەوە بێنە ئەمسە قەبرانە کۆشکیان بۆ ئامادە کردوین بۆ هەموو قەبر هەڵکەنەکان لە ژێر سەرپەرشتیاری شارەوانیا ئیشەکانمان بکەین. پێشتر قەبر 200,000 250,000 وەرەگیرا بەڵام ئیستا سعرێکدانراوە لەلایەن شارەوانیەوە 150,000 دینارە. هیچ کەس بۆی نییە لەو 150,000 دینارە زیاتر لە هاوڵاتیان وەرگێت. گۆڕستانی نوێی سلێمانی ڕووبەرەکەی نزیکەی 250 دۆنمە و گۆڕستانەکە خزمەتگوزاری پێویستە و بەرپرسی بەشی خزمەتگوزاری لە شارەوانی سلێمانی دەڵێت دەستیان بە جێبەجێکردنی خزمەتگوزاری کردووە وەکو پاکردنەوەی پوش و پاوەن و ئاودانی دار و درەخت و ڕێگەوبانەکان. ئەگەرچی ئەم ساڵ تۆزێ دواکەوتین لە هاتن بۆ ئێرە چکە پێشتر بەدەست باڵێندەرەوە بوو بەڵام ئێستاش کە هاتوینێتە ئێرە بەردەوام تیمی خزمەتگوزاریمان لێرە ئیشەکە و ئالیاتمان لێرە ئیشەکە بۆ لابردنی ئەو پوش و پەڵاشە. بەڵام ئینشەڵا لە ساڵی داهاتوو ئێمە هەر لە سەرەتای بەهارەوە توانین دەرمان ڕێژ بکەین بۆ ئەوەی ئەو پوش و پەڵاشە دروست نەبێ هەروەها خزمەتگوزاریێکی باشتریش تەقدیم بکەین. شارەوانی سلێمانی دەڵێت ئەوان هیچ دەستێوەردانێک لە کاروباری گۆڕستانەکە ناکەن و هیچ بڕەپارەیەکیش لە وڵاتیان وەرناگرن. دەرگای گۆڕستانەکە 24 کاتژمێر کراوە دەبێت و پاسەوانی بۆ دابین دەکرێت. هاوڵاتیش سەرپشکەلەوەی گۆڕەکەی بە گۆڕ هەڵکەن هەڵدەکەنێت یاخود خۆیان. بەڵام ئەوەی ڕوونیە ئەوەیە ئەو استراتیژەی شارەوانی تا هەتایە بۆ گۆڕستانەکە بەم جۆرە دەمێنێتەوە یاخود لە داهاتوو جارێکی دیکە بە کۆمپانیای دەسپێرێتەوە. ڕامیا ڕوسمان، کەناڵی پێام، سلێمانی. بوو کە هاوکارمان ڕامیار ئامادەی کردو لە ئێستادا گۆڕستانە کۆنەکان داخراون و گۆڕستانە نوێیەکان کراونەتەوە و هەڵکردنی گۆڕەکان ئارەزوومەندانێ هاوڵاتیان خۆیان دەتوانن کە سوکاری مردوەکە دەتوانێت خۆی بچێت ئەو گۆڕی کە بێ لە گۆڕستانە نوێیەکە هەڵی بکەنێت و لە بەرامبەریشیدا هەندێک کە زەگەربیانەیە کە گۆڕ هەڵکەن گۆڕەکان بۆڵکەنێت بڕەپارێک دەدەن بە ئەوانەی کە گۆڕ هەڵدەکەن و بەڵام ئێستا بە گشتی باز لە کێشە و گرفتەکان دەکەین زانین خزمەتگوزارەکان چین کە بۆی دابین دەکرێت لەوێدا و جێگری سەرۆکی شارەوانی سلێمانی میوانی بەرنامەکەمانە بەڕێز کاک ئاکوعالی کاکۆ زۆر بەخێر بێن. کاکۆ دەمێتەوە دەست پێ بکەم بۆچی ئەم پرۆژەیەکە بڕیار و ساڵی پار مانگی 6 بدرێتە کۆمپانیای گەمتەندەرە هۆکارچی بوو کە لە کۆمپانیاکە وەرگیرایە گرایە ئارەزوومەندانە. خۆی وەکو بەرچاوڕوونیەک ئەمە سەرقەبرانێکی زۆر گەورەیە کە دروستمان کرد ویسمان ئیداری بەڕێوەبردنەکەی لەلایەن کۆمپانیاوە بێ کە تەندەرێکی بۆ حاصل کرا تیوارێک نووسرا کۆمەڵە مواصفات لە ناو تیوارەکان نووسرا ئیعلانی کرد شارەوانی کە ئیعلانی کرد کۆمەڵی کۆمپانیا هاتنە پێشەوە بۆی ئیدارە و خزمەتگوزاری ئەم سەرقەبرانە بەرن بەڕێوە. ئیتر وا ڕێکەوت تەندەرەکە کرایەوە بڕگەیەکتیان نووسرابوو لەبەروی هەڵکردنی قەبرێک
تۆ ئەگەر بە قەبر هەڵکەنێکی دەرەوە هەڵیکەنیت بڕێ پارەی پێویستە ئەگەر بە حەفاری هەڵیکەنی حەفارەکە پاری پێویستە دوایەوە دروستکردنی گۆڕیچە و شوێنەیەکە جەناسەکەی تێکەن بە بلۆکە دوای بەشتایگەر سەرێنیتەوە ئارامی پارەیەکە باسێکی دوایەوە دایە پۆشیتەوە چێرە لەم لاولایەدانی ئەم عملیە لەسەر جەم سەرقەبرانەکانی کەی شاری سلێمانیا بەڕێوە ئەچێت ئەگەر هاوڵاتیە کەسێکی نزیکی ئەمری خوا بکە یان خۆی خستم و کە سوکارەکەی هەڵەسن بۆی قبرێکی بۆ هەڵ بکەن و جەنازەکەیان بنێژن و دوای دای پۆشنەوە یان ناچارن داوە لەو کەسانەیەکەن کە ئیشی قبر هەڵکردنەکەن لە سەرقەبرانەکانی شاری سلێمانیا کە تقریباً 39 کەس مۆڵەتی ڕسمی هەیە لەلایەن شارەوانی و مۆڵەتی پێدراوە لەو 18 سەرقەبرانی کە هەمانەی کە بتوانن قبری تیا بنێژن. ئەمە 10 ساڵێک لەمە پێش ئەنجومەنی شارەوانی بڕیارێکی دەرکرد وتی بۆ هەڵکردنی قبرێک نابێت 150,000 دینار بە هیچ شێوەیە ئەو قبر هەڵکەنانە زیاتر وەرگرن لەو کەسەی کە کەسێکی ئازیزی ئەمری خۆی کردو قبر هەڵکەنەکان قبری بۆڵەکەنن. ئێمەشە تەندەرەکەی خۆمانە ئەم بڕگێمان ڕەچاو کرد وتوان هەڵکردنی قبرێک 150,000 دینار ئەمە چەند ساڵ ئەنجومەنی شارەوانی پەیڕەویەکات و بڕیاری بۆ دەرکردووە. دوای ئەوە وتوان ئەو کەسێک کە قبرەکان کە ئیداری سەرقەبرانەکانەکە یان ئەیبا بەڕێوە کۆمپانیایەکە تیوارێکمان بۆ حازر کرد کە هەموڵێک شەت و شروتی تیا بوو کە ئەم ئیشانە بکات بۆ شارەوانی لە بری ئەمانەیە مەبلەغێک پارەی دیاری کراو کە ئەمە سوڵ قەڵبی مناقەسەکەەوە یا بڵین سو قەڵبی تەندەرەکەەوە وها خۆمان پێڵی موزایدە بە زمانە بازارەکە چکە مناقەسە کەمکردنەوەی نرخ موزایدە زیادکردنە سو قەڵبی مناقەسەکەەوە کۆمپانیایەک بۆی دەرچوو داوای کردبوو بۆ هەموو هاوڵاتیەکە کۆچی دواییەکە لە کە سوکارەکەی 110,000 دینار بە فعلی وەربگرێ لەبری ئەو خزمەت گوزاری کە پێشکەش بۆ سەرقەبرانە ئەکرێ ئەو خزمەت گوزاری کە هەبوو لەو کاتیا لە تەندەرەکەی ئێمە ئاماژی پێدرا بوو پێگاتبوو لە حەوەش بڕگا یەکێک لە بڕگەکان ئەوە بوو کە ئەم کۆمپانیا هەڵسێ بۆی کە بە بەردەوامی گردیەشێک لە کۆمەڵی گردی زۆری کە و سەرقەبران نزیکی 250 دۆرمە بێ نشێ لە گردەکان بە بەردەوامی ئامادە کرابێ بۆی کە تەختیت کرابێ ینی ڕنگ ڕێژرابێ بۆی قبر بە دوای قبرا هەڵ بکەنرێت ئەم قبرانە هەرەمووی ناونووس بکرێ ژوورێکدا بنیانی بڵێ مۆنیسێکدانێ بۆ سەرپەرشتیەوە ئەمە کۆمپانیەکە بۆای بیکردان دوای ئەوەی کە ریزێک خەبر ریزێک جەنازە نێژرا و ریزێک قبر تاوا بوو ریزی دووەم دەستی پێکرد بینی ریزی یەکەم و ریزی دووەم یەک طبقە بیهارتۆن دابنێ بۆی هەر کەسێکی خاوەن پێداویستی تایبەت یا هەر ئافرەتێکی حامیلە یا هەر کەسێکی بەتەمەن ویستی بچێ بۆ سەر گۆڕیەکێک لە ئازیزەکانی تووشی سەرکەوتن نەبێ بە سەرکێل و ئەم ناڕەحەتی کە سەرقەبرانە کۆنەکان هەیەە ئیسمان بە شێوەیەکی مۆدرن خەتێک مەمەڕی بۆ دروستکەین بینی هەموو ریزە قبرێ بۆ ریزە قبرێ ئەمە یەکێک بوولەوانی کە لە تیوارەکە ئاماژی پێدرا بوو یەک بڕگەیکان ئەوە بوو کۆمپانیاکە جێبەجێ بکردایە یەک بڕگەیکان ئەبوایە حسابیەوەی کردای 24 ساعت ئەو سەرقەبرانە کارەبای تیا بووایە طبعا حکومت کارەباکایە بەڵام ئەو بەرپرس بوولەوەی کە هەر گڵۆ پێ بسووتێت چاچی بکاتەوە کە نەهێڵێ مەحاویلەکان بدزرێ پاقسەوانی تەواوی بکە چونکە تۆ وەڕێیەکەوێ ئەمە خەڵکە وەفات دەکات جار سەدەها جار ڕوویاوە بە شەو تۆسوی جەنازەت ناشتۆ تەسلیم بە خاکت کردووە خۆ بێ و سەرقەبران لە باتی لای تو مۆلیدە بەری ڕووناک بێت ئەمە باشترە ئەمە یەکێکە لە بڕگەکانی یەکێک لە بڕگەکانی کە ئەوە بوو کە یەکێک لە ژوورەکان تەرخان کە ئەزیزەی کۆمپیوتەری تیادا بنێ گردەکان هەمووی تەرقیم بکرێ خەت بە خەتی سەرقەبرانەکان ڕقم بکرێ بۆی ئەگەر هەر دەقەیەک هەر هاوڵاتیەک ویستی هەواڵی شوێن قەبی یەکێک لە ئازیزانی بپرسێ بزانێ قبرەکەی لە شوێ یەکسەر لە کۆمپیوتەرەکە وەکو داتایەک داخل کرابێت و معلوماتەکەی بە لە حەزات پێ بوترێت کە لە بۆ نمونە زۆری ژمارە ئەوەندێ ریزی ژمارە ئەوەندێ قبری ژمارە ئەمەندێ ئەمانە هەمووی ئەرشێ بخرا بۆ سەرشانی ئەو کۆمپانیایە دوای ئەوە لە بەروی دەرگای سەرقەبرانەکە دانەخرێ پێویست بۆ کۆمپانیای بەردەوام 8 کەسی لەوێ بێت بە شەو ڕۆژ ئەوە 8 کەس لەوێ بوونایە لەو سەرقەبرانە طبعا بە چوار هەر شتەکە 8 کەسی دابنایە چوار لێ بۆ حاڵەتێک کەسێک بۆی بە بەردەوامی لەوێ بن ئەمە ئیداری سەرقەبرانەکە بوو تەسلیم بەو کۆمپانیایە کرا ئەو کۆمپانیای لەگەڵ ئەوشە ساڵانە بڕێ پارەی ئەیا بە شارەوانی چووکە وا دەرچوو بوو ینی کەم پارەیە بە شارەوانی دوای کە حالەکرا بۆ کۆمپانیاکە خۆڵاگە لە سایتە کۆمەڵایەتەکانە زۆر بە قورسی هزوم کرای سەر شارەوانی وتیان قەبرستان ما بۆ قەبرستانەکانش فرۆشراکرا بە پارە پارەکەش کەم کرابوویەوە بڵین 110,000 وەرئەگیرا بۆ قەبرێ 150,000 150 هەڵکەندنەکەیەتی باسی هەڵکەندنەکەی ناکەین
ئەڵێن 150 حەقەوەی کە تۆ قبرێک هەڵەکەنیت و ئەو ئەزیز و کەسەت ئەبێت و ئەینێژیت ئەمە 150کە تەسویت کراوە چەند ساڵ لە ئەنجومەنی شارەوانی لەسەر ئەو 110,000 لێوەرەگرتی کۆمپانیاکە یعنی بۆ ناشتنی تەرمێکی ئازیزێکمان ئەوە 260,000 دینارمان کاتە ئارەزوومەندانش نەبوو خەڵەگەچێ خۆی بچێ قبر بۆ کەس نەخێر ئارەزوومەندانە نەبوو ئەو ئارەزوومەندانە نەبوو اتفاقەوە بوو زۆر باش ئیتر وا ڕێکەوت سەڵجێکی ئەلامی گەورە لەسەر شارەوانی دروست بوو شارەوانی خۆی یەکسەر ڕایگری ئیشەکە هەر ئیشەکەمان ڕاگرت بە کۆمپانیا نەمانیش بێ شێوەیە کارکاتیایە نووسرامان ئاڕاستەی وەزارەتی شارەوانی کرد کە نووسرامان ئاڕازی وەزارەتی شارەوانی کرد ئێشتا لە کۆمپانیاکەمان وەرنەگرتووە ئیشەکە ئەم بەزمی کرۆناهاو بەسەرا کە بەزمی کرۆناهاو بەسەرا ئەمەوە بە ڕووی تێکردین بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی نووسراوێکی ئاڕاستە کردین لە بیدایەتە وتی لەبەرەوەی کۆرۆنا نەخۆشیێکی تازێ ڤایرۆسێکە بڵاوە بێتەوە پێویستە سەرقەبلانێکمان بۆ تەرخان کا شارەوانی بۆ ناشتنی ئەو کەسانی کە بە نەخۆشی کۆرۆنا وەفاتەکەن ئەبێ هەموو قبری 3 مەتر قۆڵ بێ وابێ ئێمەش هاتین لەو سەرقەبلانە تازێ بەشێکیمان جیا کردەوە بۆ ئەو کەسانی کە وەفاتەکەن بەهۆی نەخۆشی کۆرۆناوە جیامان کردەوە بەڵام حەفاری شارەوانیمان بوو لەوەرەیە وایە هەموو قبری 3 مەتر بۆ 3 مەتر قوڵ وایە لەسەر دەڵەبی بەڕێوەبەرایەتی تەندروستی دەستمان کرد بە ناشتنی ئەو خەڵکە بەڕێزانی کە وەفاتیان کرد بەهۆی نەخۆشی کۆرۆناوە لەم ئەمەلەیە کۆمپانیاکە هەر لێوە مابوو بەڵام جەنازەی ئەتیادی بۆ نەئەچوو یعنی ئەگەری کەسێکی بمردایە نییە بر لەو سەرقەبرانە تازەیە بینێژێ هەرێکە لە سەرقەبرانە کۆنەکان ئێمەش سەرقەبرانە کۆنەکانمان دانەخست بوو لە بڕی بوو بە کێشە و خەبرانە تازەیە تەنها ئەوانەمان برد کە بە نەخۆشی کۆرۆنا کۆچی دوایی کرد بوو کۆمپانیاکە استیغلالی ئەوەی کرد کە هەر کەسێک بێ قبری ئازیزێکی هەڵببەسێلەوەی کە بە نەخۆشی کۆرۆنا من قبرانستانەکەم گرت و هەرسیاتم هەیەومانە کۆمەڵە پارەیە سند کە ئەم مۆزوعاتشەنەی کرد بەپەلە کۆمپانیاکەمان ڕاگرت بە هەموو شێوتمان بۆ نێتریشکی لەو سەرقەبرانەیە بە چاک و بەخراب نابیشکی تەنها ئەو 200 جەنازەی کە بۆ نەخۆشی کۆرۆنا وەفاتیان کردووە لەگەڵ چەند جەنازەیەکی کەممان هەیە سەرقەبرانی مەسیحی قبتەکان بن ئەوە جیامان کردوتەوە وان ئەوانەمان هەیە ئەو سەرقەبران تازێ کەسیتیانە نێژراوە بەڵام کۆتایی بە عەقدی کۆمپانیاکە هاتوو کۆمپانیاکە ئیزنرا ئیتر کێشەی ئیداری ئەمێنێتەوە لەگەڵ دایرەیە لەم فترە زەمانیان سەیرمان کرد کۆمەڵی نووسراومان بۆ هات لەلایەن هۆبکاری سەرقەبرانی خۆمانە و لەلایەن خەڵکیەوە کاڵەن سەرقەبرانە کۆنەکان جێگایان نەماوە بەفعلی من کۆبوونەوەیەکم بە قبر هەڵکەنەکان کرد وتم کەس جێگا نەماوە منطق نییە ئیتر ئێمە بکەین قبر بە سەرقەبران بنێژین یا بچین تۆ سەرقەبرانێکی وەکو قەبرانی چوارچرایە لە گردەکەی ئابلاخ پێوتێک سەرقەبرانی چوارچرا بەم دیوێژادەیە بۆ دیوێژادەیە سێرەکەی ئەو خاوەن مردووە بەڕێزە داوە لە ساغ حەفارێکە قبرێکی بۆڵکەنێ ساغ حەفارەکە چێ تۆزێک لە جادەکە هەڵەکەنەوەی کا بە قبر بڵێ گیر نەکراوە هەر جادەیەکە دانرا بۆ ئایندە بکرێ ئەیکا بەجێ قبر وای لێ هاتۆ خەریکە نیوەی جادەکەمان لێدا گیرەکرێ لە کانیسپیکە بە هەمان شێ و لە کەڵەکن یعنی زەولێکمان کرد من لەگەڵ هۆبەی سەرقەبرانەکانە دوای لەگەڵ جەنابی سەرۆک شارەوانیە دامان ناوتمان بە ئەم سەرقەبرانە تازێ بکەین و خۆمان سەرپەرشتی بکەین لەگەڵ وەزارەت شاخسەمان کرد ئەوانش ئاگاداریان کردوتیان خۆتان سەرپەرشتیکەن ئێمە بوجەتان بۆ دابین نەکەین وەزارەت وەرەوە تاکوی ساخسە لەگەڵ جەنابتان ناکەم هیچ بوجەیەک لە وەزارەتەوە دابین نەکراوە بۆ ئیدارەدانی بەڵام بەڕێوەبەرایەتی باخچەکانمان بان کرد وتمان ئێوە بێ هەڵسن بە سەرپەرشتیکردنی ئەو دارە زۆری کەتیایەتی دارەکان وردە قەدوولەخەکانیەوەی کە زەڕورە بە هەڵپاچین عالی بپاسرێ بەشی خزمەت گوزاری کۆمەڵێک پاسەوانی زۆری داناوێستا پاسەوانمان هەیە شەو ڕۆژدە و سەرقەبرانە تازەیە هەر پێشێک لە پاسەوانەکان ماڵی بردوتەوە ئەوێ پاسەوانەکانی کەش بە بەردەوامی پاسەوانمان هەیە بەشی ئالیاتمان حملەیەکی لە پاکردنەوەی ئەو گژوجایی کە هەیە لەو منتیقە منیش دوای دووسێ کۆبوونەوە لەگەڵ قبر هەڵکەنە بەڕێزەکان کە لە شاری سلێمانیان تەنسیقێکمان کرد کە ئەو قەبرستانانی جێگای ناشتنی ئازیزانمانیان تیانە ماوە ڕایگیری تر قبر نەنێژی گۆزانیاریتان هەبوودان و زۆر جار ئەو قبر هەڵکەنانە لەسەر قبرە کۆنەکان گۆڕ هەڵدەکەنن نەما هیچ شتی هەر هەمان قسەی جەنابەت منیش بیستومە هەر هەمان قسە بەڕێوەبەرایەتی و قافی سلێمانیش بە نووسراوێک ئاراستەی ئێمەی کردووە کە تۆڵی لەسەر قبری کۆن هەڵێکەنن ئەبێ مستەمسەکێ بەدەستەوە بێ بۆ ئەو قبر هەڵکەنە بێ بە دادگا بەڵام ئەڵێن ئەو ئەڵێنە کەسێک هەیە ئایا داوایەکی ڕسمی تۆمارکە لەسەر ئەو قبر هەڵکەنە بڵێ وڵا ئەوە من بینی مێسخانیەشیشکی دەرێنا قسێ کونێکە و کردی بە قبرێکی تازە بەڵێ منیش وەکو جەنابەت کۆمەڵی خەڵکیش هەمان شتیان بینیوە بەڵام کەسێک نەبوو بێت داوایەکی ڕسمی تۆمارکە یا داواکاری گشتی لەسەرمە نهاتۆ سەرخەت ئێمە لە هەموو حاڵەتێکە بڕیارماننا وەکو شارەوانی سلێمانی کۆمەڵێک سەرقەبرانی تاز کۆنمان هەیە
کە کارکردن تیا ڕابگرین ئیتر لە مۆلا کەس بۆی نەبێ قبر هەڵکەنێت تێیدا و هەر ئەم ڕۆژ بڕیار بوو من نووسرا ئاراسی بەڕێوەبرایەتی یاسایشی سلێمانی و بەڕێوەبرایەتی پۆلیسکەم بە سوپاس و هاوکارمانە بلەوەی کە ئیتر نێڵن خەڵک قبری بڵین جەنازەی تیا تازەی تیا بنێژێ بڵین لێرەوە ڕاگەێنی تەواوکو هەردوێنێ ڕامانگەیان وتوان سەر قەبرانە تازەکەمان کردوتەوە هەموو خاوڵاتیانی شاری سلێمانی ئاگدارەکەین و پیان ڕاگەین هەر کەسێک لە ئازیز یا خۆشەویستێکی کۆچی دوایی کرد ئەتوانێت بڕوا لەو سەر قەبرانە تازێ بە خاچی بسپێرێت و لەوێ ئاسانتر بێ بۆی کە سوکارەکەی سەردانی بکە ئاسانتر بێ لەوەی کە وەکو بۆ نۆک و گردی سێوانیە و هەموو جەنجاڵی و ئەو هەون ڕێگایەک نەبێت کە بڕۆیتە سەرەوە بچیت لای گۆڕی عزیز لێرە دڵنیایی و سەر قەبرانە تازێ شەبەکەیەکی زۆر بەرفراوان ڕێگایت یا هەرمووی تێکەڵ ڕێژ کراوە کۆمەلەداری زۆر ڕێنراوە بەم دیادویدار بەڵام ویتیان قبری تازەتیان نییە ئەبێ لەم ڕۆ دەستکەین بە قەبر ناشتنی جا ئەو قەبرانشکانێژێ تەختیتێکی جوانمان بۆ کردووە وامانداناوە هیچ قبرێک لەگەڵ قبرەکەی کە پێش و پاش نەکە نەخۆی نەکێلەکانی هەمووی لەسەر یەک تەناوێ بە ئیتیجای ئوفق بە ئیتیجای بڵێن ئەو قیبلێ هەموو جەنازەکانیژێ بە ئیتیجای قیبلە بەڵام شێوەی ناشتنی قبرەکان لەسەر یەک ریز بێ بەم دایرێکشنە و بە دایرێکشنی ئیتیجاکی کەش هەر قبرەکان لەسەر یەک ریز بن ینی کە تۆ سەیری ریزی قبرت کرد هەمووی لەسەر یەک تەناافدانرا ینی بە شێوکی هەندەسی جەنازەکان ئەنێژی ئینشاءالله کاگاکۆ ینی گۆڕستانەکان زۆرجار لەو شارە گەورەکان نبینین کە ینی وەکو باخچەیەکی گەورەوان ئەوەندە دار و درەختیان تێدایە چەند گرینگە لەوێ گرنگی بە شوێنی دار و درەختەکانیش بدرێواتە مەجای بەڵێ ئێستا کە تەختی تێکمان بۆ کردو هەر بۆ بەرچاوڕوونی بەڕێستان هەموو جەنازەیە کە ئەنێژرێت پێویستی شوێنی هەڵکردنەکەی بە 2 مەتر بە 50 سانتیمە ئەم 50 سانتیمە 10 سانتیم بلۆکی ئەم لای بە 10 سانتیم بلۆکی ئەو لای بە دوایی 30 سانتیمە مێنێتەوە ئەو 30 سانتیمەتر جەنازەکەی لەسەر لاکەی تەناو بە ئیسراحەت جێ بێتەوە دوایەوە عین تۆ 50 سانتیم بە 2 مەتر تێ بەڵام ئێمە دوایەوە لەبەری لەوە سەرەوە بە هەمان شێوە هەمان کێل دروست دەکەینەوە ینی تۆ 50 سانتیمت بە 2 مەتر هەیە ئێمە ژوا فێر بووین کە لەم دیوی کێلەکە لۆ دی کێلەکە و کۆنکرێتکەین 50 سانتیم بۆ دی کێلەکە و 50 سانتیم بە دی کێلەکە بە هەردوو ئیتیجاهەکە ینی بۆ هەموو قەبرێک سنووری 2 مەتر و 70 سانتیمەتر بە مەتر و 50 ماداناوە ئەمە بە خۆی و کێلەکەی و کۆنکرێتەکەی تەواو دوایی کە ناشتین بە خاک سپاردوو لەسەرەوە باسەکەم اینجا بۆی ڕێی هاوڵاتیان ببێتەوە بینی هەموو ڕێزی قبر بۆ هەموو ڕێزە قبرێکیکە مەتر و 30 سانتیمانداناوە 30 سانتیمانداناوە بۆی کە هەموو کەسێک هەڵسێ بەناشتنی دارێک بۆ ئازیزی کە وفاتی کردووە لای سەریەوە دارێک دوو دار بە ئاڕسی خۆی بنێژێت ئەو مەترش کامێت وەکو ڕێڕەوێک بۆ هاتشۆکردن بۆی خەڵک بەسەر کێلەکان نەکەی بەسەر کۆنکرێتەکە نەکەی و لە کاتی ڕۆشتنا تووشی ئەسەنگ یا چۆ نەبێ مەتێکمان مەمەڕ هێشتۆتەوە زایدەن 30 سانتیمەتر بۆ ڕواننی دارەکان زایدەن 2 مەتر و 70 سانتیمەتر بۆ قەبرێک یعنی ئەتوانم بڵێم ریزێ قەبر پانێکەی 4 مەترمان داناوە کە دەوانێ ئێمە تۆزێکش بە هەدەردانی زەویەکەی تیاابێ بەڵام من لە وڵاتی ئێران ینی گۆڕستانێکم بینی لە باتیان بلوکە کە تقریبا 20 سانتیم پانی هەیە یان شوێنەگرێ خشتی بچکۆلانیان بەکارێنە هەم کوالیتی بۆ ناو ئەرزەکە زیاتری ژەمێنێتەوە هەمان باڵێن استفادەشیە هەڵبدەمە پێشنیارێکە کرێ لە بەشێک لە گۆڕستان تەواو ئێمە پێشتر جاران بەردی سپیمان بەکارهێنا بۆ داپۆشینەوەی سەرگۆڕەکانمان ئەو بەردەی کە پێوترا بەردی شێرکۆش ئاهاتن خەڵک بەدەزەی بڕیودایەنە بەڵام ێستا کارەکە ئاسانتر بووە کارگەیەک شتایگەر دروست دەکات شتایگەرێک دروست دەکات 30 سانتیمەتر بە 50 سانتیمەترە ئەستوورەکەی 8 سانتیمەترە زۆر بە ئاسایی ئەیخیتە سەر قەبرەکە و لەوانەیە بۆ ئەم لاولاکەشی ئەکرێ خشت بەکاربیێنێ ئەمە قوربان ئێمە کە ئەومان داناوە لە بەروی مایەزار ئێستا وای لێ هاتۆ خەڵکانی ئێمە بە حەفارە هەڵێکەنێ حەفارش تۆسێک مەجال زیاتر دروست دەکاوە کۆنێ بەدەزەڵیکەنێ بەدەستی ژەڵیکەنی خۆبێ هەر قەبرەکەت بەلانی کەمەوە 6 سانتیمەتر پان بێ بۆی بتوانێت هات سویت بڵین ئەم دیوادیوی تیا بکەیت فەلەبەرەوە حەفارەکە 6 ساڵەکەنێ بەڵام گۆڕیچەکەی ئیتر دوای ئەوەندا ئەمێنێتەوە زۆر باشە کاگاکۆ ئەوەی خۆ داماژت پێکرد شارەوانی خۆی ئێستا سەرپەرشتی دەکات هیچ بڕۆپارێک لە هاوڵاتیان وەرناگیرێت لەلایەن شارەوانیەوە نەخێر هیچ بڕۆپارێک بە هیچ کەسێک نادرێ ئەگەر هاوڵاتیەک چووە ژوورەوە لە دەرگاکە وتیان 1000 دینارمان بەرێ ئەتوانێت ئەو هاوڵاتیە لە ماوەی 2 دقیقە پەیوەندیکە بە سەرۆکایەتی شارەوانیەوە بۆی وتیان گەراجانەیەک یەکەم ئۆتۆمبیلە دەژوورەوە نەخێر نییە ئەو گەڕاجانێ با ڕاستی کەمەوە پارێکە کاتێکە کۆرۆناکە ڕوویان نەخۆشی کۆرۆناکە شارەوانی دەوری 200 کەسێکی ناشت لەو شوێنە کۆمپانیاکە لە بەروی حرەسیاتی گر بۆ دەست و ئیشەکەی گرت بۆ دەست
هیچ کەسێک نەبوو بوو بچێ قەبر بنێژێ بەخەیاڵی خۆی ئەو کەسی کە دانرابوو بۆ حرەس ئیشێکی بەحسابی خۆی پارەی پیا کردووە هەر کەسێک سوو بوو بۆ سەردانی قەبری ئازیزەکەی لە ڕۆژێکی زومعە سەر و هەزار دیناری لێ سند بوو توی گەڕازانە طبعا ئەم عملیە کە ڕوویە ساعت نوێش پێچێت تا خەبەرەکە ئاگاتە دەست ئێمە کاتێک خەبەرەکە گەیشتە دەست ئێمە دەنگ بڵین خەبەرەکان پێڕاگەاندین هەر ئەو ڕۆژە تیمێکمان نار کۆمپانیاکەشی غرامە کرد ئەو حرەسەشی ئیز ناکە لێوێ بوو ئەوە کاریشی نادروست بوون ئەوە ڕوویبایە بەڵامی تر ڕوویا بوو زۆر باش ئەگەر ئەو بجێتان و دابین بکرێت ئەو خزمەت گوزارانی کە بڕیار بوو کۆمپانیاکە جێبەجێ بکە ئێوە دەتوانن جێبەجێ بکەن لە کارەبا و لە ڕێژی سەوزاییان دەست بە پرۆژەکە کارەبامان چا کردووە مە هایروشتەکانمان چا کردووە لەوانەیە بڵێم ئێستا شەبەکەیکی کارەبای فور نییە لەسەر قەبرانەکەیە ئەگەر هیچ یەک هاوڵاتی 1 سعات 12 شەو یا 2 شەو کەسێکی ئازیزی ئەمریخای کرد و ویستی بیبابینێژێ لەوانەیە لەو کاتەیە ئەوانەی کە قەبرەکان هەڵەکەنن مۆلیدەیەکی دەسی بەرن چکە شەبەکەیکی کارەبای فور نییە لەسەر قەبرانەکە و لەوانێ نەشکێت تۆزە قورس بێ بەڵام ئەتوانین بە مۆلیدەی دەسی بەکاربیێنرێت ئەوە یەک دوم بۆ ئەو تەنشی و بیرانی کە هەمانە بەڵێ کارەبای بەردەواممان هەیە ئەو کۆشکانە نزیکی 20 کۆشکمان هەیە یامانە بە قەبرەڵکەنەکان و تەنسیقمان کردو لەگەڵیانە کۆشەکانش کارەبایە بێ بەردەوامی بڵێ خۆمان پاسەوانمان داناوە کە شەو ڕۆژ بەردەوام لە پاسەوانیان لەو شوێنە توانین بڵێن کێشە و گرفتی ناشتنی مردویان گۆڕستانەکان لە شاری سلێمانی شارەوانی چارەسەری کردووە و یەکلایی بۆتەوە و لێرە و لەوێش بە ناوی شارەوانی زۆر جاشتە وترێ مێدەکەین ڕێز لە ماندووبوون و وەرواهیلاکیێوانیش بگیرێ و کاگاکۆ لێرە بە جوانی بەس منە یەکتێکی لێکشت شکەمەوە تخوا پێشەی بەنامەکە تاوکەی دووبارە یەکەمەوە هەر هاوڵاتی ویستی خۆی بچێ قەبر بۆ خۆی هەڵبکەنێ بڵێن بۆ کەس و کارێک بڵێن چێک کۆچەکە کەس و کارەکە ویستی قەبر بۆ خۆی هەڵبکەنێ ئەتوانی 1 دینار نەیە لەبەری ئەو سەر قەبرانە بەلاشە حکومەت دەرخانی کردووە بۆ بە خاکسپاردنی ئازیزانی خۆمان لەم شارەیە ئەگەر یەکێک داوای لە قەبر هەڵکەنەکان کرد ئەو وەختە بە پارابی نا خۆی ئەتوانێ قەبر بۆ خۆی هەڵکەنێ بە بەلاش بەڵێ داوا لە خێرۆمەنانیشەکەین بابەتی قەبرسان و بابەتی مردو ناشتن ئیشێکی وەروا شوێنێکی پیرۆزە هاوکاری شارەوانی بن بە ناشتنی نەمام بە هاوکاریکردنی مادیان بە پاراستنی ژینگە و بە ناشتنی نەمام و ئاودان و کۆمەڵێک بابەت بۆەوەی شارەوانیش هەنگاوێکی باشی ناوە یاخوا هەمووان تەمەندرێژ و لە شاغ بن کاک ئاکوالی جێگری سەرۆکی شارەوانی سلێمانی زۆر سپاس بۆ بەشداریکردن و ڕوونکردنەوەکانت لە شتان ساغ بماندوو نەبن زۆر سپاس لازم دەچینە لای ناوبڕێک و دەگەڕێنەوە لات تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. سڵاو، ئایا ئەزانیت هایلۆت چییە؟ هایلۆت گەورەترین و نوێترین سیستەمی ژمێریاریە بۆ ڕێخستن و یارمەتیدانی مامەڵە بازرگانیەکانت تایبەت بە کۆمپانیا، کارگە، کۆگا، مۆڵ، بەنزینخانە، هۆتێل و ڕێستۆرانت، مارکێت و دەرمانخانە، مەلەوانگە و سەنتەرە وەرزشیەکان. بە خۆشحاڵیەوە ئێستا سیستەمی هایلۆت بە زمانی شیرینی کوردی بەردەستە تایبەت بە کڕیارە بەڕێزەکان. هایلۆت گەرانتی مانەوەیە بۆ پەیوەندیکردن 070 791 10 هایلۆت. خۆشترین و باشترین جە بە ساڵ دەبژێرین سەرەتاش لە بەشداربووی دەستە شەفمانەوە دەست پێەکەین پرسیاری یەکەممان دەڵێت کام لەم تامی جبسانە خۆشترینە سرکە، مریشک، ئیندۆمی، پەنیر ئیندۆمی وەڵامەکە زۆر ڕاستە ئێستا دەچینە لای بەشداربووی دەستە ڕاست پرسیاری دووەممان دەڵێت کام جۆری جبس منداڵە زیاتر ئارەزووی دەکەن سەدڵ، کیسە، خێزانی هەمویان بە دنیایەوەمیە وەڵامەکە زۆر ڕاستە ئازیزان خۆشەویستان بەشدارەکانمان خاڵەکانیان یەکسانن کۆتا پرسیار ئاراستی هەردووکیان دەکەین کامیان زووتر وەڵامیاندایە دەبێتە براوی پێشبڕکێکەمان پرسیارەکەشمان دەڵێن هەموو ئەوانەی کە وتمان لە چ جبسێکدا هەیە بۆسە ئەوانەی کە باسمان کرد بەس لە جبسی نینیایە لێ جبسێکی ترانە خواردووە ئەوە تا لەناو جانتاکەشمان پێما حەزەکەن خۆشتان تاقیکەنەوە دڵنیام هەڵبژاردنە ڕاستەکە جبسی نینی بێگومان وەڵامەکە زۆر ڕاستە دڵنیا ببینیە ئەو جبسەی وێنەی نییە هەردامێکی بێخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێم بڵێن چییە؟ نینیە هەر نینیە جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە
کۆمپانیای ئیست میدلەند فود گەورەترین کۆمپانیای کوردیە لە هەموو شانشینی یەکگرتووی بەریتانیا کە ڕۆژانە چەندەها تۆن خۆراک و خواردنەوە بۆ مارکێت و کۆگەکانی بەریتانیا و بەشێک لە ئەوروپا دابین دەکات. ئیست میدلەند فود بۆتە جێگەی متمانەی ڕەوەندی کوردی سەرجەم بەرهەمەکانی لە 100% حەڵاڵ و بەپێی بنامەکانی ئیسلام و ڕێنماییە تەندروستی و یاساییەکان بەرهەمەکانی دەخاتە بازاڕ. ئیست میدلەند فود لە ماوەی 5 ساڵ کاردا بۆتە جێی متمانەی مارکێت و کۆگەکانی بەریتانیا و ناوبانگی بەرهەمە کوردیەکانی لە هەموو بەریتانیا بەرز کردوێتەوە. و لە ئێستادا خاوەنی کارگەی شیرینی بەتام، نانی تیری بەتام و تشادی بەتامە. ئیست میدلەند فود خاوەنی 14 براندی خۆیەتی و 2200 بەرهەم لە زۆربەی وڵاتە پێشکەوتووەکانی جیهانەوە هاوردە دەکات. ئیست میدلەند فود بکە بە سەرچاوەی خۆراک و بەرهەمەکان و دڵنیابە لە کواڵەتی و حەڵاڵی. ئۆفیسی سەرەکی ئیست میدلەند فود لە شاری نۆتینگهام. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. دووبارە سڵاوتان لەبێ ئازیزان بۆ وەرگرتنی زانیاری شار و شارۆشەکان دەچینە لای تۆڕی پامێرانمان سەرەتاش سامان فەتاح لە پارێزگای هەڵەبجە وەردەگرین. سامان سڵاوت لێبێ و زانیارەکانی ڕۆژ لای بەڕێستان چین؟ دیارە هاوکارمان سامان فەتاح لە پارێزگای هەڵەبجە ڕیارە لەگەڵمان بێت پەیوەندیەکەی لەگەڵی هێشتا وەکوم بە باشی ناگاتە لای ئێمە. شوان دیارە لە شارە زور و لە زۆرێک لە پێدەشتەکاندا بڕیارە گەرمی جوتیارە وەربگیرێت و ئێستا جوتیاران نزیک بە 10 ڕۆژ 15 ڕۆژ دەبێت خەریکی درێنەکردنی گەرمەکانیانن. ئێمە لە بابەتێکی دیکەمان لە تەورێکی دیکەمان کە هاوکارمان جەلال محەممەد پێشکەشمان دەکات باز لە وەرگرتنی گەرمی جوتیاران دەکەین و باز لەوە دەکەین کە بزانین جوتیاران کەی ئەو بڕەپارەی کە لە بلایەن بەغدادەوە بۆیان دابین کراوە کەی وەری دەگرن و ئەم ساڵ تەنێک گەرمی جوتیاران بە چەند بڕپارەوە دەگیواتە تەنێک گەرمی دەرەجەیە کە چەند دەرەجەیەکی هەیە دەرەجەیەک و 2 و 3 هەیە بە چەند بڕەپارەیەک وەردەگیری لە جوتیاران و کۆمەڵی ڕێکاری دیکە کە دواتر باسی دەکەین. بەڵام ئێستا هەوڵ دەدەین پەیامێرانمان لە سەرجەم شار و شارەشەکان وەربگرین زانین دوایین زانیاریەکان چین لە پارێزگاکانی هەرێمی کوردستاندا دەچینە هەولێر. سامان جارێ ئامادە نەبوو. ئیدریس وەردەگرین. ئیدریس سڵاوی خوا لێبێت و دوایین زانیاری چییە لە پارێزگای هەولێر؟ طالب باشە ئیتکۆنی ئیدریس سڵاوت لێبێ ئێمە گوێمان لە بەڕێستا زانیارەکان لە پارێزگای هەولێر چین گۆڕانکاریەکانی ڕۆژ لای تۆ چی دەگوزارێ؟ سڵاوی خی گەورە لێبێت کاک سڵاوی خی گەورە لە بینەرانی بەڕێزیش بەڵێ بەپێی زانیاریەکانی ڕۆژ ئەمڕۆ لە کۆنگرێکی ڕۆژنامەوانی دەفرۆکخانەی نێودەوڵەتی هەولێر بڕیارە ئەمڕۆ کۆنگرێکی ڕۆژنامەوانی ساز بکات تایبەت بە ئەو پێشمەرگەیەکەوە لە چەند ڕۆژی ڕابردوو بڕی 150 دلاری لێ وەرگیرا بوو. من ئێستا لە بەردەم فرۆکخانەی هەولێرم ئەگە هاوکارم یارمەتی دەرم بێت من دەمەوێت زیاتر ڕوونکردنەوە کە بدەم لە ماوەی ڕابردوودا چاڵاکوانان بەشێک لە چاڵاکوانان بەم بابەتە نیگەران بوون بۆیە لێکۆڵنیوان کرد بوو ئاخۆ ئەو بابەتە تاوەکو چەند ڕاستە و ئەوەیان ڕاگەیاند بوو کەەوە ئەوان پەیوەندیان بە کۆمپانیای ناوبراوەوە کردبوو ئاخۆ ئەوان هۆکاری چیەکەوە 150 دلاریان لە کەسێک وەرگرتووە کەەوە 2 نەفەریشی لەگەڵ دایە بۆ گەشتکردن چۆتە وڵاتێکی تر بڕی 150 دلاریان لێ وەرگرتووە. بەڵام لە هەمان کاتدا کۆمپانیەکە ئەوەی ڕەت نەکردەوە ئەو بڕەپارەیە وەرگیراوە. بەڵام باز لەوە دەکەنکەوە با ناوی تر یاخود بە خۆی پێداویستی ترەوە ئەو بڕەپارەیە وەرگیراوەکەوە لە سەرەتادا بە ئەوەی کە کۆمپانیەکە ڕایگەیاندووە ئەوان نەیانزانیوە ئەو کەسە خاوەن پێداویستی تایبەتە. ئەوە ئەمڕۆوە بڕیارە لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر کۆنگرێکی ڕۆژنامەوانی لەو بارەیەوە ساز بکرێت.
بەڵێ پێشنیوەڕۆی ئەمڕۆ وەزیری کوشتتوکاڵی وەزیری کوشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی عێراق لەگەڵ وەزیری کوشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی هەرێمی کوردستان سەردانی یەشێک لە سایلۆکان دەکەن سایلۆی بە بازارکردنی گەنمی جوتیاران لە گوندی شەمامک کەوا یەکێکە لە پرۆژە گەورە و گرنگەکانی هەرێمی کوردستان و عێراق کەوا بۆ بە بازارکردنی گەنمی جوتیاران ئەم پرۆژەیە ئامادەکراوە و با بڕیاریش ئەمڕۆ وەزیری هەردوو وەزیر کە هەردوو وەزیر ناوبراو ئامادەن لەوێ کۆنگرێش و ڕۆژنامەوانی ساز بکەن و بابەتەکان یاخود زانیاریەکان یاخود گەیشتنی ئەم پرۆژەیە بەکوێ لە ئێستادا ئەم پرۆژەیە گەیشتووە بەکوێ بۆ هاوڵاتیانی ڕوون بکەنەوە و بۆ جوتیارانیشی بخەنە ڕوو و لە ئێستادا بەشێک لە هاوڵاتیان لە بەردەم یەشێک لە کۆمپانیاکان یاخود بە زۆرێکی تر بڵێم یەشێک لە بەشێک لە کرێکاران لە یەکێک لە بەردەم کۆمپانیاکانی شاری هەولێر گربوونەیەکی ناڕەزایەتیان ئەنجام داوە بەهۆی ئەوەی دەرفەتی کاریان پێ نادرێت یاخود بە زۆرێکی تر بڵێم دەرفەتی کار ئەوەندەی لە هەرێمی کوردستان بە کەسانی بیانی دەدرێت دەرفەتی کار بە کەسانی بیانی دەدرێت ئەوەندە دەرفەتی کار بە کەسانی خۆماڵی نادرێت تاوەکو ئێستاش لە هەرێمی کوردستان یاسایەکی تایبەتمان نییە کەەوە کۆمپانیاکان پابند بکات بۆی لە هەرێمی کوردستان بەڕێژەیە کۆمپانیاکان کرێکاری خۆماڵی وەربگرن لە ماوەی ڕابردووشدا پەرلەمانتارانی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لە پەرلەمانی کوردستان ئەوەیان ڕوون کردبوویەوە کە ئەگەر بێت و کۆمپانیاکان یاخود حکوومەت یاسایەکی تایبەت دەربکات یاخود پەرلەمانی کوردستان یاسایەکی تایبەت دەربکات بۆی هەر کۆمپانیایەک لە هەرێمی کوردستان پابند بێت بەوەی ڕێژەی 170 بۆ 75 کرێکاری خۆماڵی لەلایەن ئەو کۆمپانیانەوە کار پێ بکرێت کە لە هەرێمی کوردستاندا هەن ئەوە ڕێژەی بێکاری لە هەرێمی کوردستان نزیک دەبێتەوە لە ئاستی سفر یاخود هەر نامێنێت کە ئەمەش دەبێتەوەی دڵخۆشیێکی زۆر بۆ گەنجان دەبێتە هۆی ئەوەی کەوا چیتر کۆز نەکەم بۆ وڵاتانی تر فراکسیۆنی کۆمەڵ لە ماوەی ڕابردوودا ئەم یاداشتەی بەرز کردبەوە و لەگەڵ وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی هەوڵی دابوو قسە بکات و لێک تێگەیشتنیشە بوو لە ئێستادا ئەو فراکسیۆنی کۆمەڵ خەریکی کارکردنە لەسەر ئەو یاسایە و لەگەڵ بەشێک لە فراکسیۆنەکانی تریش ئەم یاسایان تاوتوێ کردبوو و پاڵپشتیەکی باشی تاوکو ئێستا تا پاڵپشتێکی باشی ئەم یاسایان بەدەستێناوە و ڕەنگە لە ماوەی داهاتوودا بتواندرێت ئەم بابەتە بکرێتە یاسایشی تایبەت لە هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان دەنجی پێ بدات تاوەکو بتواندرێت ئەم یاسایە سابت بکرێت و کۆمپانیاکان پابند بکرێن بەوەی ڕێژەیەکی تایبەت کەەوە پەرلەمانی کوردستان دیاری دەکات جا هەفتا بێت یاخود 75 یاخود هەر ڕێژەیەکی تر بێکاری لە هەرێمی کوردستاندا بنبر بکەن بەڵێمە بەشێک بوو لە زانیاریەکان کاک زۆر سپاس بۆ هاوکارمانی دریس لە هەولێرەوە لەگەڵمان بۆی سپاس بۆ ڕوونکردنەوە و زانیاریەکانت بەڵازان دیارە باسی بابەتێک دەکەین کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەر شتێکی سنت کرد بێت و ئەمری کرد بێت بە هەر شتێک دڵنیان کە حکمتێک و گرنگیکی تایبەتی هەیە یەکێک لەو سونەتانەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جێبەجێ کردووە داوای لە مسلمانان و هاوڵەکانی کردو کە جێبەجێ بکەنەوەیش هێشتنەوەی ڕیشی پیاوانە لە ئێستادا تازەترین توێژینەوە و تازەترین لێکۆڵینەوە باز لە سوودەکانی دەکەن بۆ پێی کە زۆرێک لە گەنجان کاتێک کە ڕیش دەیڵنەوە بێیاگا لەوەی کە چەندین سوودی هەیە بەڵام لەگەڵیشیدا بۆ جوانکاری و بابەتی دیکە ڕیش دەیڵنەوە ماڵپەڕی ئەلوەتەن ئاماژە بە گرنگترین سوودەکانی دانانی ڕیشی کردو لەسەر تەندروستی پیاوان کە چۆن وا دەکات لە نەخۆشی و حاڵەتە تەندروستیەکان بیان پارێزێت بەم جۆرەی خوارەوە یەکەم لە وەرزی هاویندا پارێزگاری لە پێستی پیاوان دەکات لە تیشکی خۆر و سەر و بنەوشەی وەروەها لە زستانیشدا دەیان پارێزێت و ڕەنگە ڕێگری دەکرێت لەوەی سەرما بەر پێستیان بکەوێت پێستی پیاوان دەپارێزێت لە تۆز و خۆڵ و ئەو تەنۆلکانەی کە دەبنە هۆی توشبوون بە هەستیاری و سووربوونەوەی پێست دەرکەوتنی نیشانەی پیری دوا دەخات یەکێکی دیکە لەو سوودانی هەیەی پێستیان دەپارێزێت و ئەگەری توژون بە نەخۆشیەکان کەم دەکاتەوە دیارەکە چەند هزار ساڵ لە ئێستا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە پێی خۆش بووە پێی باش بووە کە مسلمانان ڕیش بێڵنەوە بڵێ لەبەرەوە کۆمەڵێک سوود و تایبەتمەندی هەیە لەگەڵەوەشی کە جوانێکی جیاوازی هەیە کە بۆ پیاوان هەیە بڵێ هیوادارین هەموو لایەک تەندروست باش بن ئەوانەیتان ڕیش بێڵنەوە یاڵاوە زانیاری باشمان دەستکەوت من هەمە دانیارێت تۆشەتەوە کاگماکمانیش لە پشتی کامێرەوە هەیەی و دەرهێنە ڕێگەشمان کاگعادلیشمان هەر ئەویش هەڕێشیە بڵێ بنێرانی عەزیز ڤیدیۆکمان هەیە چینە پارێزگای دۆهۆک بزانین لە دۆکی دەلا لەوێ ئەو ڤیدیۆ باسی چی دەکا و لەوێ چی دەگوزارێ
ناو من ماجد احمد ابراهیم از اسپینداری ما و اسم مروکی امیمه و نخاندوانم و بس فضل خود من یا خواستانی که بگهدانه که حتی چرت هندکی مدام الدین خود گهشتین الحمدلله قالك جرنجا از بجم هرب صرمانك علمك بظانين كبيتن ديفشان اخو او شيد بيجد واو نشد يا ربي المناجر الحمد لله وحده الصلاه والسلام على من لا نبي بعده قال لي بصرمانا اگر مروي كم يك بارها بيتن وقاسك هبيتن دي بارد خو كذا قاصده بقو هل جريتن اون دي بعد خلاص صركتن صرمانا يا كسك اهلي خدي بدرستك خدي جلتي نه هر کسی که بید همه بوجد اف خیره بودی قاعده بی خیره هنده یا مازنه نخیر قال جرا مثلا دیف شانت خو وقت چک ودا درام دا از حس کم اخفنا که خیره بیشم بجار فیسبوک بالا وقت ام آن کار جا الان واتساب دا آن جی بسرمانه که مثلا تصویر کردن تو چه زانی بیجه و نبیجه اف عالم اخر في زانیتن هر یکی ایش کالی که چوات چه صیدلی که صیدلی که درمان بیش کاند درمان نسخی دم بیشتر درمان چیش تدویتن هر درمان که ایش کیه آخفتن جی هر یک بو یکی علاج یکیه ما مستعد زانا و عبد علم هاي ورب العالمين توفيق وابدة جي اسفك وحطت الشين بلا خب وسط فيديني بجهينن از قال جرا مدغوتي بجهينه دا بجهي فيديني بجهينه خلقي دا بجهي بحشته از بنيمت يا ازداني يا لوازم تبشياني دا خزام لبورينه ازاكبي پشیمانی دنیا که عمر کرده وکی خبنه کیه کما چند عمر بریه هرش متلو خو عمر بری چند خوشی مبرینه گله خوشی مدوی دنیا ده براندین اری طما خوشی که دویش مدام همه اوگا بوچو پاتما نخوشی که دوی مدیش مدام همه اوگا بوچو پا چه مال وری او کاره ما بو خودی کری اگر توبه بکنین و سری بمینین جزای ما بحشته و او گناهت ماكرين هكا توبه نكين لجزاهم خشنا جهنم دا جي اسفك وابركا حتى يواري جحيلت مدبين بغداد بيكانيكا تشيبيتن هكا سبيدي حتى يواري بغداد فيلم او فيلم كرتون دي ربع جيدة نا دي بتخيلها كذا نفسي نا باتشي خلاص خد بلاشو عمري تا بلاشو تهندي تصر تهندي تو كدي تو نار بابا بجا خودي شو راضي بتن يكاري خوب كتن بخوش دل توبه كذا درستي رقا خودي بگيتن شان جحيل مرينا و بيراتي نگشته نخير جبونها گلک تیرم پشیمانی دهیم برم جترس و شرمن تا خدا من هر دبیت خواه بشیرم تو هندي زحمة بدي بابد خو ربي بزانا دي عيالي تجي بتر بتاكت شو دقاشتي ما قلت شو الدنيا عميد فرن باشي خرابي بخير وابد مسوقرن وتو هندي خرابي بدي بابد خو بزانا دي خرابي جي عيالي تجي بتا هندي خراب بيتن وهر كارك الدنيا دا تبكي تو خرابي كيف جايين كي بزانا دي يجي جايين دتا بلكي نجارك حب جرا وبتر وهر شاكي كي زانا او شاكي بلاش تهدي ايك شاكي السد الدنيا قالتكتن وخير جي خدا جي اسفك وابركا فرد قراني ام قلوبين وتشوف فايده جي نبينين بوتشي هم بخينا ما ختم معكر ختم كير بس تشي نصن تشوف فايده جي نكر تش عمل بي نكر اف خاندنا اف قران قالك بخير كتب خيني حرفك بدهايا بوتشي دا بخيني بوتشي بخيني دا تبقي بوش تبقي دا عملي بكين اكيد شي عملي بينكين يعني خاندنا ما ديابي بابت ما ظنياتا چنگلك اشتمع بچرخ فلك انشاب من يل دستيته پنجره ما خوبك دووبارە سڵاوتان لێبێ ئازیزانم لە بەشی دووهەمی پرۆگرامەکەمانە باس لە وەرگرتنی گەنمی جوتیارانەکەین وەروە کێشۆ گرفتی شوێنی کۆکردنەوە و کۆگای گەنمەکان و سایلۆکان و نەقل و دواتر وەرگرتنی پارەکان هاوکارمان جەلال محەممەد لە قەزای شارە زوورەوە چۆتە ناو گەنمەکان لەوێ بۆمان باسەکە کێشۆگرفتی وەرگرتنی گەنمی جوتیاران لەگەڵ جوتیاران جەلال سڵاوت لێبێ و فەرمو زانیاری و وەروەها بابەتی ئەمڕۆمان پێشکەش بکە. بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێت ئازیزان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ سڵاو لە هەردوو هاوکارم کاک دانیار و کاک شوان بەڵازیزان لە شارە زوورم ئێستا چەند شەقامێکی ناو دانیشتوانی شارە زووری ئێستا پڕبووە لە گەنمی هەڵڕژ بۆیە ئێستا وەرزی وەرگرتنی گەنمی جوتیارانە لە زۆربەی ناوچەکانی هەرێمی کوردستان
کوردستان بۆ بە تایبەتی پارێزگای سلێمان دیارە ئەم پرۆسی وەرگرتنی گەنمە هەمیشە بەبێ سەرێشە و بەبێ گرفت نابێ بۆیە دەمانوێت بابزانین لە ئێستادا کە پرۆسەکە دەستی پێ کردووە گرفتەکان چین جوتیاران چی دەڵن بەرپرسانی ئەو بەرپرسانی کە لە لیژنەکاندا هەن بۆ وەرگرتنی گەنمەکانی گەنمی ئەم ساڵ چیمان پێ دەڵێن بە تایبەتی ئەم ساڵ ساڵی کەوتوانم بڵێم کە ماوی یاخود وشکە ساڵی بوو ئەگەر پسپۆڕانی زیاتر ناوی بنێن ساڵێکی وشکە ساڵی بابزانین بەگشتی بارودۆخی جوتیاران و وەرگرتنی پرۆسەی گەنمی جوتیاران ئەم ساڵ چۆنە لەسەرم بابەتە دوو میوانی تایبەتن دەبێت کەوانیش بە ڕێزان کاک فەرەدون هەستن سەرۆکی لیژنەی وەرگرتنی گەنمی ئەم ساڵ لە شارە زۆر واروا بەڕێز کاک ئەحمەد قادر یەکێکە لە جوتیارە ناودارەکانی شارە زۆر کاک فەرەدون زۆر سپاس لە جەنابتەوە دەست پێ دەکەم سپاس دەکەم بۆ پرۆسەکە دەستی پێ کردووە تا ئێستا چیتان کردووە چەند گەنم وەرگیراوە باڵێ بێژگی بەخێر بن ئێمە من سەرۆکی لیژنەی وەرگرتنەوەی بنەتۆ گەنمی بنەتۆ باوەڕ پێکراوە واتە گەنم بۆ ئێستا بۆ سایلۆ هێشتا دەستی پێ نەکردووە ئەوەی ئێمە تقریبان ئەوە 20 ڕۆژێکە دەستمان پێ کردووە بە وەرگرتنەوەی گەنم بەڵێ لەم سنوورا کرد بەڵام بەداخەوە لەبەرەوەی ئێمە کۆمەڵی مەرجمانەیە و گەنمێکە وەرەگیرێتەوە بۆ بنەتەوە بێ گەنمێکی باش و قەڵەو بێ کە ئەم گەنمانەی ئێستا زۆربەی بەداخۆم سەڵبەوەی نەبوونی بارانەوە گەنمێکی لاوازن تەنها بەشی کەمی ئەم گەنمە بە نسیبی ئێمە بە کەیسە بەڕێستانی بینم لە پشتی ئێمەوە ئەوەی کە هەیە مێنێتەوە لەسەر ئەم جادە داگرێ لەسەر ئەم جادە داگرێت چاوەڕوانەکەنە تا سایلۆ دەستکە سایلۆ ساڵانی پێشوو لە 1/6 دەسەکە پرۆسی وەرگرتنەوەی گەنم بەڵام بەداخەوە تا ئێستا حکوومەت عێراقی هیچ دەنگێکی نییە کە ئەمە ئەم پرۆسی هەمووی لای حکوومەتی بەڵێ چکم ئەمە وەزارەتی تجاری عێراقی وەرێگرێت لێرە وەزارەتی تجاری خۆمان لەگەڵ وەزارەتی زراعەت تەنها چاودێریە کە ئەمرە ئیداری و مالیە حساب مالیەکەی هەمووی لە بەغایە تا ئاز لێوە نەبێ ناتوانن وەری بگرنەوە بە خۆدەزانی ئەو پرۆسەیەکی ئالۆزە پێویستی بە حسابات هەیە و وەرگرتنەوە کە ئیست ئەوەی کە هەیە فەلاح چاوەڕوانەکە بکرێتەوە کە ساڵان زووتر بۆ ئەم ساڵ بەداخەوە گەنم بەم شێوەیە و گەروەرگرتنەکەشی بەو شێوێت ئاخیر بوو زۆر باشە کاک فەریدون دەمەوێت بزانم ئایا لە ئێستایا کە پرۆسەکەتان دەست پێ کردووە گرفتان هەیە وامەی کە 1/6 ساڵان هەبووە ئەم ساڵ دیار نییە بۆچی ئەم دیار نییەوە مانەوەی گەنم لەسەر شەقامەکان بەم شێوازە زەرەر بەرگەنمەکە نادات بەڵێ بە تاکید ساڵان گەنم لە مانگی 6 دەسەکرا بە وەرگرتنی لە ئاتیادی لە منتقی گەرمیانەوە دەستی پێ کرد لەوێت لە بەرەوەی زووتە دووریانەوە هەتاکۆ گەشتە لا ئێمە لە 15/6 و لە 12/6 ئێرش دەستی پێ کرد و بۆ خۆی گەنم ئەم ساڵ هەر پرۆسەکە خۆی پێشکەوت بەهۆی نەبوونی بارانە دروێنەی گەنم بەخۆی پێشکەوت ئینا ساڵانی پێشووتر بەم شێوەیە نەبووە دروێنەوە نەزوو بکرێ بەڵێ مانەوەی گەنم لەبەر ئەم خۆرە بێگومان زیانی هەیە چووکم ئەوە بەر ئەو نسبە ڕوتوبەیشی کە هەیە لە ناو گەنمەکە لە وەزنی گەنمەکە کەمەکە واتە بۆ جوتیارەکە بێتە دوو زەرەرێک بەوەی کە درەنگ وەرێگرنەوە زەرەری دومیش بەوەی کە لە وەزنا کەمەکە ڕوتوبەیە بەڵێ زۆر باشە بۆچی 1/6 تا ئێستا وەڵام نییە حکوومەتی وەڵاهی ترەوە عێراق کردو ئەوەی کە هەیە ڕاستیەکەی چاوەڕانی ئەمە ئیدارین و بۆ خۆ دەزانی بەغا لە چی وەزایەکە بووە ئیتر ئەویان ڕاستیەکەی نازانم ناتوان بڕیاریەوە بم ئەو لەبەرەوە من وابەستەی ئەو لیژنەیەنیم معلوماتم لەسەر ئەوە نییە بەڵام بە نۆرمال باە بە ساڵانی پێشوو باە بخۆی بۆ تریسە پرۆسەکە دەستی پێ بکرد تا ئێسش دیارنینەوە ئەوەی کە هەیە باسی 15 و 16 شەشەکەن ینی 15 ڕۆژی 15 ڕۆژی تقریبا زۆر باشە کاک ئەحمەد سپاس دەکەم جەنابەت وەکو جوتیارێک دەمەوێت بزانم ئێوە گرفتەکانتان چین داواکاریەکانتان پرۆسەکە چۆنە بینن پرۆسی وەرگرتنی گەنمەکە وەڵی پرۆسی وەرگرتنی گەنم بڵین ئێستا خۆ دەزانی ئەوە جوتار هەمووی گەنمی دروێت و هێناوێتی دایناوە و ئامادەی کردو ئەگەر ئەم پرۆسە زووتر دەستی پێ بکردایە کابرا لە زیاتی ئەوەی سارێکی بگرێت و بێنێ لێرە هەڵی برژێ و گەنمەکەی پیس بێ و تە بۆ تۆز بچۆ بەسەریا ڕاستەخۆ بارێک کرد بۆ سایلۆ ئەگەر زووتر وەربگیرایەتەوە یعنی بەڕاستی دەور و تەسیری هەیە ئەمەش بۆ جوتیار ئەم جارە کێشەی ئێمە بەڵێ ئەم گەنمە پێویستە وەرگرە کێشەی ئێمە بەڕاستی بە زۆری بە بازارکردنە ئێمە بازارمان نییە بازارەکەش هۆکاری چییە بۆ نمونەی سگی ئەگەر قەرەخەرمان ناتە کۆمەڵە جوتیار مەشغوڵە بوو بۆی قەرەخەرمان بکات و گەنمەکە وەکو قەرەخەمان سەرف کردایە ئەگەر ساوەڕ نەهاتە کۆمەڵە جوتیار مەشغوڵە بوو بەوەی کەوا ساوەری بکردایە و هەنێ لە گەنمەکەی بەو شێوە سەرفە کرد تەماشاکەی ئەوەی خۆت بڕۆ لە نانەوەکان بپرسە نەک لە ئێمە ئەوەی وەکو عشارێمە بڵێ نانەکەین خۆمان بڕۆ لە نانەوەکان پرسە بزانێ یەکێک کیلویە گەنمی ئەم وڵاتە بەکارێنێ بۆ ئارد بەکاری نانێ مە ئاردمان لە وڵاتانە بۆیێت حەق نییە عنی ئەو گەنمە ئێمە وای لێ بێت ئێمە گەنمەکە بووەتە ملمان کەس نییە لێمان بکڕێ و لە وڵاتان و ئاردمان بۆیێت حەق
ڕەچاوی ئەوە بکرێت بڵێن بێئاوی ئەم ساڵ یاکەم بارانیەکە زەرری لێداون بەڵێ زۆریش ڕەوەڵات لە 150 لە 160 لە 170 یعنی لەم سنوورە بەڵام لە سنووری گەرمیانی ئەو ناوە لە 100 بووە نەک لە سادائینیش بەڵێ ئەوەی کە لەسەر باران بووبێ لە ساسە زۆر باش گەنمەکەتان دەرەجە چەندە بە زۆری دەرەجە 3 و دەرەجە 2 یەکیتیان نییە بەکەمی مەگەر ئەوەی کە ئاوی خواردوێ بە بەراو هۆکارەکەم بێ بارانیە و ئەم مشکە ساڵی تر وەکاری هەر ئەو بۆینا ساڵان گەرمی ئەم ناوە لە 180 دەرەجەیەکە بوو لە 170 تا 80 دەرەجەیەکە بوو زۆر باشە کاک فریدون لە مۆزوعی دەرەجەی گەنمە دەرەجە چەندە دەشتی شارە زۆر بە پیتە هەمیشە باسی لێەوە دەکرێت ساڵانی ڕابردوو بۆچی ئەم ساڵ دەرەجە یەکتان زۆر کەمە هۆکاری سەرەکی نەبوونی بارانە باران بۆ خۆی فتراتی باران ڕاستە لەوانەیە لە هەنێ شوێن بەپەی ملیم نەبوو بێتە وشکە ساڵی بەڵام فتراتی باران ئەم ساڵ ئێمە گەنم بۆ خۆی لە بەهارە زیاتر پێویستی بە بارانە ئەم ساڵ باران نەبوو لە بەهارە لە بیدایەتە تۆزێک باران باشتر بوو سە باران لەم سنوورەی ئێمە 380 ملیم هاتوو ئەم 380 میلیمە ئەگەر 150 میلیمی لە بەهارە بووە ئەڵبەتە ئێمە ناتوانێت بەرنامەدامنەوە شتێکی ئیلاییە بەڵام قسەکەمان لەسەرەوەی ئەگەر لە بەهارە 150 میلی ببارایە بە تاکید گەنم نابوو چونکم گەنم قڵەو نابێ ینی لە ڕووی وەزنەوە وەزنی کەمە ئەو دەرەجانەی کە حساب بکرێ لە هێکتۆلیتری پێڵەن کە نسبێکی دیاریکراوی هەیە ئەبێ لەوە دەرچێەوە بەڵام گەنمانەی ئێمە زۆربەی بەداخەوە لاوازن هۆکارەکەی بارانی نا گەنمێکە تا حەسکی جوانە بژارینی بەڕاستی فەلاحی ئێمە خزمەتێکە گەنم لە سنووری ئێمە ساڵانی پێشوو کاک ئەحمەد باسیکرد زۆربەی گەنمەکانمان دەرەجەیەک دەرەچوون بەڵام بۆچی ئەم ساڵ دروێنەکە پێشخراوە دوێ لە بەرەوەی باران نەبوو گەنم زوو وشک بوو لەبەر وشنەکە دوو بەڕاستی ئەم سووتان نار بۆ خۆتان ئەگەر معلوماتانە بێ دوێنێ زیاد لە 350 دوێنم گەنمی جوتیاران سوتاوە جوتیار محاولەکە دەسوبردەکە هەر دەڕاستی دەستکەوێ منە بەڕاستی حەزەکەم سە دەڕاستە قسەی بکەم یعنی ئەم ساڵ برایانی ساق دەڕاستە هەڵمەتێکیان کرد پێش وەخت نانی هەڵا دەڕاستی جنوب بێت بۆ لای ئێمە لەبەرەوەی بۆ خۆیان بە شوێن هەلی کاری زیاتر بۆی دەستی خۆیان کرد بەڵام بەداخەوە لە دیوێکە بە باری ئەوان قازانجوون بەڵام دیوەکەی ترا من بە شێوکی عام قساکەم بۆ مای زەرەر چونکم فەلاحە بۆ بە ئێستا شوێمە جوتیارمانەیە چاوەڕوانە گەنمەکەی بدوورێ دراستە نییە بەڵام ڕەنگە بسووتێ زۆرشی سوتاوە ینی ساوە سوی لە میش لە پاڵمانە 350 دوێنم زیاتر تراکتۆر سوتاوە سیارە سوتاوە یانە بۆ خۆی ڕەنجی ساڵێکی لەم ساڵا بۆ خۆی فۆتاوە حەزم کرد ڕوونکردنەوەی بودەم کاک ئەحمەد باسی بە پیشەسازیکردنی دانەوێڵی کرد بە پیشەسازین دانەوێڵە ئەم ساڵ حکوومەتی هەرێم بە هاوکاری کۆمپانیای خۆماڵی بە تەمان ئەو پرۆسەیە بکەن هیوادارین خۆتەوە تەمە نامانە کرد طبعا بۆ خۆ لە بیداتی بەرنامەکە ئاماژەت کرد هەموو کارێکە دەستی پێکەی کەم و کورتی هەیە تەمە ناکەن بۆ ساڵانی داهاتوو ئەم کەم و کورتیانەی کە ئێستا هەیە نەمێنێ ئەم وەرگرتنەوەی گەنمە یعنی ئێمە بتوانین لە 100 خۆمان وەری بگرنەوە کە بەرنامەکە بەو شێوەیە بە پیشەسازی بکرێ ئاردی خۆمان بێ مەسەرەن بڕوێش و ئەو بابەتانی کە هەمووی لە گەنم دروستەکە حکومت بەرنامێکی وا هەیە جایتر نازم تا چەند سەرکەوتووە بێ کە ئەمە تەمە ناکەین سەرکەوتوو بێ بۆ خۆی سپار ئەم کاتانە گەنمی زۆر باش بۆ جوتیار 300 و 320 کرد ئەم ساڵ لە سەری 450 ینی گەرمێک زۆر خراپێ 400,000ەکە ئەم بە بازارکردنی حکوومەتی هەرێم کە دەسیاوەتی بۆ خۆی شەڵا 10 ساڵ پێش ئێستا وشەی بکردە فەلاح ئەو گەنمە جوانی پار و پێرارمان هەروە بە خەسار ناڕۆی و 2 میلیۆن و 3 میلیۆن دەستکەوێت لە تەنێکە لەبەرەوە تەمە ناکەین ئینشەڵا ئەم پرۆسەیە سەرکەوتوو بێ بۆ جوتیار و هەلی کار بۆ لە سنوورەکە لە هەرێمی کوردستانە هەلی کار زیاد زۆر باشە ئێستا دوو جۆر گەنم جوتیار لە کۆڵی خۆی دەکاتەوە چکە ئەمە پێدەوتر لە کۆڵکردنەوەی جۆرەی بازرگانی خۆی دەیفرۆشێت کە ئەمە بەشێکی لێرە بازرگانی بەداخۆمی کە بینی جوتیارنی حەزەکەم یەک ڕوونکردنەوە بەمێ ئەمە ئەکرێ من بەناویەوە سوپاسی شارەوانی بکەم هەرچەنە بێتە مای بەزاری بۆ هاوڵاتیان بۆ شۆفێرانی سەر ئەم جادە شارەوانی چای پۆشیوە لە من لەبەر خاتری ئەوەی بۆ برایانی جوتیار نەکەونە گلەی کردن بەڵام بەداخەمەی کە لە پشتی منەوە تا سەری ئەو سەر و زۆربەی شوێنەکانی بینی زۆربەی زۆرانی هیچ توجارە چونکم فەلاح قەت گەنم ناینەوە لەسەر و جادە فڕی بدا ئەمان ئەم بەڕێزانە کۆیەکەنەوە وردە دەتەن و پێنجتان کۆیەکەن و دوای بارەکرێەوە ئەفرۆشرێ بە شێوی تجاری لەبەرم گەرمێک کەی بینی زۆربەی زۆری نی توجارە بەڵێ زۆر باشە کەواتە وەک ئاماژەم پێکرد جوتیار هەم بە توجاری دەیفرۆشیان ڕادستی سایلۆکانی ساڵان ڕێژەی ڕادستکردن بە سایلۆکان بۆ جوتیارێک بەپێی دۆنمەکەی دیاریەکرا بەڵێ ئەم ساڵ دیاری کراوە چەندی بە چەند تا ئێستا هیچ زانیارێک نییە لەسەرەوە ئەو حکومەتی هەرێم ساڵانی پێشوو بە نسبەی لە ساسی بەداخەوە ینی لە سا هەفتای بەو شێوە بوو کە بە زەرەرە گەڕایەوە و بۆ خۆی بمانوێ نەمانەیە لە 2014 و بۆ بەرەو ژوورەوە
سایلۆ هەیبەتی لە دەستدا لەبەرەوە ئەو پارەی کە لای حکوومەتی عێراقی بوو درەنگ تەسلیمی کرد بە ئێستەیش و هەرماوەتەوە بەڕاستی جوتیاری ئێمە سڵی لێکاتەوە ئەو پارە و ڕەنجی ساڵێکی بخاتە سایلەوە دای بنێ کە پارەکەی دوای 4-5 ساڵی تر ئێستش پارەی 2020 ما واز لە 14 بێنە ئێستش پارەی 2020 بەشێکی زۆری ماوەتە لای فەرار لەبەرەوە جوتیارانی ئێمە هەوڵەدان بۆ خۆ دەزانێت جوتیار سەرمایه‌دار نییە ئەوەی کە هەیە ڕەنجی ساڵێکی دەبی فرۆش و پارەکە بێتەوە دەستی کەواتە کاک فریدون ڕەنگە جوتیار لەمەیە زەرری زۆر بکە نازانێ ئاخۆم بازرگانی خۆی بیفرۆشە تەسلیمی سایلۆی بکاتێنش نازانێت سایلۆ ڕێژەی چەنی ڕاست تاسی دیاریکراوە بە تاکید دەبێت میشانە دەسوبردی لێ بکرێت بەڵام بۆ خۆی ئەم ساڵێکی تایبەت بوو یعنی ئینسان شتێک بڵێ من پێتەڵام هەم پرۆسەی دروێنەکردن هەم ئەوەی کە هەیە سایل و تا ئێستا دەنگینیە یعنی هەموو شتەکان وابەستەی یەکەم ساڵ تۆزە ئیشەکە بەڵام حکوومەت دەبێت زۆر لەوە گەورەتر بە چاوەڕانیەوە بک بزانێت چیۆمێ ئەبێ ئەم بەرنمەیە لە مانگی 4 بەرنمەی دابنایە و چۆن لە جنوب گەنم وەرەگرێتەوە هەنیچ بەڵێ ئەوان مشکلی ئەوانش مشکلی سوێلانە پارەیانێ نادەنێ گەنمەکان وەرگیراوەتەوە ئەم ساڵ وەرگیراوە ئەم ساڵ بەڵێ ئەوان پێشخمان دەست پێکەن نادیاریان پرۆسیە بە هەرێمی کوردستان بەر هەرێمی کوردستانە بەڵێ بەشێکی شێوەکارەکەی سیاسیەوە وازەح زۆر باشە کاک ئەحمەدگیان دەمەوێت بێمەوە لای جەنابەت با بزانم ئێوە لەوەی کە ئێستا داماون ئایا چاوەڕێی سایلۆ و کردنەوەی سایلۆ بکەن یا بە بازرگانی بیفرۆشن بە کامیان قازانشتانە والله ئێستا جوتیار ئێمە کە دیارە ئەم گەرمەی کردووە قەنەعەت هەبێ پارەی کووت قەرزارە پارەی لەوانێت تۆ قەرزار بێت پارەی جووت قەرزارە پارەی دەرمان قەرزارە ئیتر کابراش لێ دیار نییە کە حکومت لێ وەرەگرێتەوە چەنێکی لێ وەرەگرێتەوە بە چەنێ لێ وەرەگرێت یعنی ئەوە پێشتری سجە حکومت پێشەوەی کە ئەم گەنمە بدورێت و حکومت عزی بدا یعنی بەرنامەیەکی وا دابنای بووتە ئەم ساڵ لە هەموو تەنێک گەنم بڵێن ئەوە نەوەرەگرمەوە ڕێژەکەی دیاری بکردایە سیعرەکەی دیاری بکردایە کاتەکەی دیاری بکردایە بۆ وەرگرتنەوەی بەڵام جوتیار لەبەرەوەی شتەکانی لە نادیارە گەنمەکەی بە زۆری فرۆشێتەوە لە بە بازرگانی خۆتان کە بە ئازاد دەیفرۆشنەوە کیلۆی بەچەنە تەنی بەچەنە دەرەجەیەکی دەرەجە دووی وەڵی لە 360 هەتاکو 600 ڕۆیشت ئێستا ئەم ساڵ باشتر پارەکە یا پار ئەم ساڵ باشتر لە کاتێک کار بۆ کوالیتی گەنمەکە ئەم ساڵ خراپترە بەڵێ ئەم ساڵ گەنم نییە گەنم کەم بەکییان دەفرۆشن خەڵکی جنوبە ئێرانە تورکیا نەوەڵا لێرەی فرۆشن بەم توجارانە ئەم توجارانش نازانم وەکو ئەم ساڵ جارێ هیچ باسی نییە نەقلیان نەکرد بۆ سایلۆی دووس بۆ مەخمور بۆ کەرکک گەنم هەم بۆ لێرە ڕەفز کراوە ڕۆیشتەوە بۆ مەخمور لێ بە دەرەجەیەک وەرگیراوە ڕۆیشتەوە بۆ دووس بە دەرەجەیەک وەرگیراوە باشە باش ئێوە وەکو جوتیارەکان ئێستا بۆ نمونە لە سووتانی گەرمەکانتانەوە بیگرە تا وشکە ساڵی هیچ قەرەبوویەک دەکرێنەوە هیچ باسوخواسێک لەسەر زیانانەوەڵای نەوەڵا ئەوەتەی من بەفکرم بێم چەنە ئافات هاتووە لافاو هاتوێت ئاگر هاتوێت وشکە ساڵی بێت جوتیار قەرەبوو نەکراتەوە هیچی پێ نەدراوە هەموو پارەی ساڵانی ڕابردووتان وەرگرتووە لە نەوەڵا منی سەگە 2014 هەیە 2015 هەیە 2016 هەیە یعنی ئەوانەی نسبەتێکم وەرگرتووی ئەم 3 ساڵان بەڵام 2020 یەک دینارم وەرنەگرتووە تا ئێستا کەواتە چاوەڕێیەکەن هێشتا ئەم ساڵیش بۆ منە تەسلیمی سایلۆکانی بکەن وەڵی بەتەماینەرە وەڵی چی بکەین ناچاری پارەکەتان نایە ئێوە چۆن هیواتان هەیە بە ئاسانی گەنمەکەتان تەسلیمی سایلۆ عێراق وەڵی ئەڵێن حکوومەتەوەی تر حکوومەتیش هەر وەختی هەر شتێکی دراوەتێ هینی نەبووە بڵێن فۆتان نێمەش بەوە تەسلیمەکەی نایتر لەوە زیاتر نی زۆر باشە کاک فەریدون لەسەر قەرەبووکردنەوە هیچ ینی بڕیارێک یاسایەک هیچ پلانێک نییە لەوەی قەرەبووی جوتیار بکرێتەوە لە وشکە ساڵیە لە سووتانە وڵی زەحمەتەوە بۆ خۆ دەزانی حکوومەتی هەرێم بەچی قەیرانەکار ئەمە ئەگەر بکرێتەوە بە بڕیارە یا طبعا ئەبێ ئەنجومەنی وەزیران بڕیار لەسەرەوە بدا کەم فەلاحەنە بەڕاستیانی ڕەنجی ساڵێکیانە ڕاستە نەدەستی حکوومەتی تایە نەدەستی هاوڵاتی تایە بەڵام بۆ خۆی پرۆسەیەکە و ئیتر فەلاحتی ئازەرمەند دەبێ و حکوومەتیش باوکی میلەتە بێت لە خەمی بێ بەڵام بۆ خۆ دەزانێ ئەو قەیرانەوە وەزا سیاسی تایبەتی کە لە کوردستانە هەیە بەڕاستی ڕەچاوی ئەم شتانە نەکراوانی فەلاح هەن لە هەموو دنیا ئەبێ دەست حکوومەت هەم سیاسیەن هەم مادیەن دامی جوتیار بکات چووکم ئێمە بۆ خۆمان ئەم ساڵ پێمانەوە دیارە کە گەنم نییە ئەو کاتە وەزە ئازانین نەتیجەکە ئێستا دەرناکەوێت بەداخۆ ئێمە کاک ئەحمەد باسیەوەی کرد کە و ئاردێکە لە بازاڕە هەیە هیچی خۆمان هیچی نەخراوەتەوە نەخراوەتە بواری پێشەکانی خۆمان گەرمی کوێ بەکارێنە خۆمانە
هەری ئەم گەرمی خۆمان هەرم گەرمی خۆمانە و بە تێکەڵی ئەلبەتە لە سایلۆکانە ئێمە ئەو سالیانەی کە هەیە حکوومەت عێراقی لە گەرمی ئوسترالی لە گەرمی ئەمریکی کەنەندی ئەمانە تێکەڵەکرێ بە نسبێک چونکم گەرمی خۆمان بۆ خۆی نسبێک گلۆتینەکەی کەمترە بۆی بە پێزیەکەی بۆی زیاتر بێ ئەو گەرمانەی تێکەڵەکرێ بەڵێ هەر گەرمەیە لە جنوب ڕێکوپێکەوە لە خۆمان بەداخەوە بەو شێوەیە کە ئیبینی ئەمە خەتای چییە کە لە جنوب والله هۆکار زۆرە هۆکار بازارەوە و گەرمی کە ئەو ئاردەی کە لە دەرەوەی ئینا من حەزەکەم شتێک بڵێم یعنی ئەو ئاشانەی کە هەیە لێرە هیچی کەمتر نییە لەو ئاشانەی کە لە جنوب هەیە ئایتر من بەڕاستیانش دێ ناتوانێت بیڵێ لەبەرەوە لە ڕووی وەبەرهێنانەوە بایم ئەم گەرمە خۆمان وەبەرهێنانی خۆمان بکەین وەک بڕوێشە وەک ساوە بەڵێ وەی کام ساڵ بە تەمانی شەڵاوە ئاردی تایبەتی کێک و ئەمانەی کە هەمووی دروست دەکرێت ئەمە ئەتوانی نەمە بکەین ئاکرێ ئەو تام ساڵ بەرنامی بەدانەوە خواب کاپچێتە بواری جێبەرجێ ئەمە یەک ساڵمان بەڕاستی توجاری ئێمە هەنی بەداخەوە ببینن لە 2008ەوە ئەوەی لە مەجای بینا و ئەقاراتە خەریکن ڕوبعێکی ئەوە لە مەجای کشت و کاڵا خەریک نەبوون ئەگەر ڕوبێکی ئەوە خەریک بوون ئێمە بەم ڕۆژە ناگەشتین کە ئێستا ئاوامان لێبێ ئەوە بەرهێنانەی کە لە بواری گەنما ئەگەر بکرێ بەڵێ گەنمی ئێمە لە گەنمی تورکیا و ئێران کەمتر نییە ئەوتە فەلاحی ئێمە ئامادەیە بۆ بنەتەوەیەک 2 میلیۆن دینار بە نزیکەی 16 وەرەقاکە بۆ لەوەر باشترین گەنم لە ڕووی بەپێزی و لە ڕووی ڕێژەنەوە کەواتە ئێمە تواناکان هەن بەڵام ئیداریەن و سیاسیان دامی ئەم کارتە نەکراوە تەمەناکەن ئیسا هەنگاوێکیان ناو بۆ ئەم ساڵ بچێتە بواری جێبەجێکردنەوە ئینشەڵا دڵنیام بچێتە بواری جێبەجێکردنەوە ئەبێتە جێی سەرنج بۆ سەرمایه‌دارەکان بتوانن بۆ بەرهێنان زیاتر لەم مەجالا بکەن جاران گلەیەوەیان دەکرد کە گەنمی ئێران گەنمی تورکیا دێ لەگە گەرمەکەی ئەمایە تەسلیمی سایلۆکانی ژەکرێ بازاڕ ئێمەشکاندووە ئێمە بەڕاستی لە کوردستانە یەک مشکلەمانە ئێمە ئاستی بژەویمان بەرزە توانای قورسایی پارەکەمان زۆرە یعنی لە تورکیا لە سووریا لە ئێران کە لە تەنیشتمانان ئێمە مستەوای معیشیمان لەوان بەرزترە هەر چۆن حسابیکەی هەر چۆن حسابیکەی ناتوانانی بگەیتە منافز لەگەڵ تورکیا لەگەڵ ئێران بۆ لە بەرەو پارەکەمان بەرزە بەمەشۆ کە ئێستا پارەمان چۆتە 150 و 149وانە هێشتا هەر بەرزە خۆشبەختیە بۆ ئێمە بەڵام بە دیوەکەی تری هەلی کاری کەمی ڕەخساندوە ببینە لە ئێرانە ئەو چیلێ تەماتە گەر بەرهەم بهێنێ لەوانێ 25 دیناری خۆمان کە یێتە ئەم دیوە درێ بە 50 دیناروێتە ئەم دیوە بۆ بوون تۆ بێتە 250 قرارە گرانتری ژوور قرار ئەوە لە تەمەن لە 15 چوارەوە هاوردەکردین تەماتی دەرەکی ئەبێ بە گومرگەوە بێت گومرگەکەی زیاترەکرێت بێتە دوو قات بۆ لەبەرەوەی دعم بێ بۆ ناو کاتە ئێمە تۆزێ ئەمە ئەگەر سیاسەتی حکوومەتی لەگەڵانە بێ قورسە بتوانین منافەسی دەوروبەرەکەمان کرد ینی دەوروبەرەکەت ئێستا ئەم گەنمە بۆ معلوماتی بەڕێستان لە بۆرسە جیهانیا بڕۆ سەیریکە باشترین گەنم لە 600 دلار ئێستا چی لە 250 بۆ 300 تا 350 دەست پێکە ئەو ئێمە گەرمی کەوتە ئەمریکیمانەیە کەنەدی کە حکوومەتی عێراقی وەزارەتی تجاری عێراقی کردو کەواتە ئێمان 500 ئەیدین ئەمە حکوومەتی عێراقی کە ئیدا ئەمە دەعمە کە حەقی خۆیت یعنی حکوومەت دەبێ ئەمیشە بکە لەبەرەوەی هەلی کار لەبەرەوەی ئاسی بژەوی خەڵک باشتر بێ لەم ئەم بەتاڵی کە هەیە خەڵک بەدەستەوە خەریک ئێستا گەنم هەردێت بە قاچاق نایێت کۆیەکێک بوو لە گرفتەکان بەڵێ ساڵانی پێشوو هەبوو من پێتەڵم ساڵانی پێشوو گەنم لا ئێمە 750 دیناری و کاتێ کە بە دلار حسابت کرد نزیکەی 500 دلارێک لە تەنیشتمانە بە 150 و 200 دینار بەڵێ ئەهات یعنی ئەکراوە ئێمە نایڵێن بخۆیان لەسەر دەستگا ڕاگەاندەکانە وتراوە ئەوترێ زۆر باشە کاک ئەحمەد بزانم ئێستا و گرفتتان هەیە وەکو جوتیار ڕەنگە زیاتر بزانن گەنم دێت ئێستا نایەنە کاتە نەجاتان بۆ لەو گرفتە وەڵام نەمان بیستوە ئەوەی کە ئێمە متابعەکەین دۆست و ئەحبابمان هەیە لە حدودەکان هەر بۆ نمونێسێک ئێمە لژنەی جوتیارانی حەلەبجەمان هەیە ئینی پێنجێنمان هەیە سوالمان لێکردن دەنگ و باسیە چینیە گەنمیەت نایەت هەڵەن شتیوانی و نەبوو نایەت زۆر باشە ئێستا ئێوە وەکو جوتیارەکان داواکاریتان چییە لەم کاتەیە کە سایلۆکان نەکراونەتەوە گەنمەکەتان لە بەردەست ماوە توانای جوتیار بەگشتی چۆنە بۆی کە لە حاڵەتێکی وایە کاکفردن خۆیان لە ماڵەوە سایلۆی بچووکیانە بێ خەزانەی تایبەتیانە بێ لەوەی کە گەنمەکاڵگرن بەڵێ وەڵا ئەگەر جوتیار بێت یعنی ئەبێت لە ڕێوە جارێت تۆی خۆی حاضر بکات و تۆوەکەی بۆ خۆی بۆ دابنێت ئەم جارە ئەو گەنمەی شێنێت و ئەبێ مەخزنێکی بێت هەرتێ بکات و لە شوێنێکە دای بنێت داواشمان لە حکوومەت ئەوەیە بە زووترین کات بڵێن سایلۆکان بکرێتەوە سیعر بە خەڵک بڵێ سیعر ئەمساڵ ئاوەهایە ئێستا سیعرە گیانوتۆ کە لە 600,000 يعني تقريبا 6 دينار زياده كادوانية 50,000 چوە دەسەری بەڵام وەکو ڕسمیات ناهاتۆ دەخوارەوە بەڕێوە بەرهاتی کشت و کاڵەکانیان بە جوتیاران بڵێن ئەمە ئاوایە داواکارین ئەوانەی ڕابگەین و بە خەڵکی بڵێن
وەکو ئەم ساڵیشی لێ نەکەن زووتر ئامادەکاری بکەن بۆ وەرگرتنی گەنم. کاک ئەحمەد ئەوەی کە جوتیار بە ئازاد خۆی گەنمەکەی ئەفرۆشە یاخود تەسلیمی سالۆی دەکا چی واکە کە بڕیار بدا بە ئازاد بیفرۆشە یا تەسلیمی سالۆی بکە نرخە یاخود پارەی بەغا درەنگێت؟ نەوەڵات مەسەلەی پارەکەیە هەم پارەکەی بەغا درەنگێت هەم سعرەکەش بگرای بازرگانیەکە باشترە؟ ها بازرگانەکە لەبەرەوە ڕاستەخۆ پارەکەی دەسەکەوێت. بەس قینە کامیان پارەی باشترەکە بازرگانیەکە سایلۆکە؟ سایلۆکە پارەی باشەکەت. سایلۆکە پارەی باشترەکە. بەڵام جوتیار تەحملی ناکە کە تەحملی ناکە قەرزارە پێویستی بە پارەکەیەتی مەجبورە ئەوە بکات چی بکات. یعنی قەرزاری وەڵای وایە یعنی پێویستیانی هەر ڕاهاتوون. زۆر باشە کاک ئەحمەد کەواتە جوتیاری ئێمە یا با بڵێن پیشەی فەلاحی بەگشتی تا چەندە ئێستا وای کردووە کە خەڵکێکی تازە ئێوە کۆ ناچووکە ئێمە زۆر جار پێیانە لەمانە فێر بوون نەرخەریکنوانی خەڵکی تازە ئەو جیری تازە پەنا ببا بۆ کشت و کاڵ و بۆ فەلاحی لەبەرەوەی کە بەشی بژێوی ژیانی خۆی تایە. وەڵی منتەقەیەکی بڵێن کشت و کاڵیە ئیمجارە هیچ پرۆژێکی تر نییە کە گەنجەکانی بڕۆژی تیا بکەن هەر مەجبورن ئەوە نیشی کشت و کاڵی بکەن. بەڵام هەمیشە خۆ پێویستی بە هاوکاری هەیە لایەنە پەیوەندیدارەکان هاوکاریتانەکەن؟ کەم زۆر بەکەمی ئەم ساڵ بڵێن دەرمان هاتووە من لیترێکم مەگرد و لیترێ بەشی چیەکەت تۆ هاتووە تۆکەش ئەوەنە کەم بووە یعنی بەڕێوە بەناوی کشتوە بڵێن مەرجی داناوە لەبەرەوەی نەبێتە کێشە بۆ جوتیار و گرفت دوێ بڵێن دابەشی کردو بەسەراوانتە دیکە وەردی هەبێ دەمێ چونکە گەرە بڵێ دەم عام بەشی ئام ناکات ئەبێ هەر 50 کیلو 10 کیلو 20 کیلو بدا بە یەکێک. کاڵە چاوەڕوانیتان لە هاوکاریەکانی وەزارەتی کشت و کاڵ چییە؟ ئەی چاوەڕێی حکوومەتیش خۆ دەزانی ئەمڕۆ ئەو قوت و توانای جارانی نییە ئەوەتان هێزەکەی موچەی فەرمانبەرانی پێنادرێ ئیتر نازانم ئێمە چی چاوەڕانی گیری بکەین. زۆر باش کاک بردن بۆچی هاوکاریان ناکەن؟ بۆچی بنەتۆی پێویستیان نادەنێ دەرمانی پێویستیان نادەنێ دامی باشیان ناکەن؟ من حەزەکەم یەک شت بڵێم شتێکی واقعە فەلاحی ئێمە بازاڕی هەبێ پێویست بێژین پێویستی بەوە نییە ئێمە وەکو حکوومەت هەموو مەسروفە زۆرە بکەین بۆ خۆتە زانانی حکوومەت هەمیشە کە دامەکە لە پارەی حکوومەت دەبێ بدا بەو کەرەستە کشتتوکاڵانە و بەدوایی بە نرخی کەم بیادە پێیان ئێمە بازارمان هەبێ ساڵانی پێشوو کە بازار هەبووە جوتیاری ئێمە تەنی سەمادی کڕ ملیۆنە دینار گوێی لێ نەبوو بۆ لە بەرەوە تەنی 800,000 دیناری کردو کەواتە پرۆسەی بە بازارکردن باشترین کارە باشترین هەنگاوە حکوومەتی هەرێم بینێ بۆی ئەو ئەرکشی لە کۆڵ بکەوێتەوە دوو بەڕاستی لە هەموو دنیا بۆ خۆی وایە کە بازار هەبوو فەلاحەکان اعتماد ناکەن چاوەڕانی ئەوە بن لیترە دەرمان وەربگرن یا بنەتەوە وەربگرن یا فڵان شت وەربگرن زۆر چاوەڕێ ناکەن حەقی خۆشیانە چاوەڕوان نەکەن یعنی بە لیترێ کاک ئەحمەد پێم بڵێ بە لیترێ گەنم دەرمان کەوەری گرتو چی لە ئۆزاگی گۆڕیوە نەیگۆڕیوە بەڵ لە کاتێکە تەبانەوە لەسەر حکوومەت زۆرەکەوێت بۆ معلوماتەوە پارێکی زۆری پێدا بە کەمتری دادەوە بە جوتیارەکان تەنها ئەوەیە حکوومەت باوک بێ ڕقابێکی باش بێ لەسەر ئەو کەرەستە کشتتوکاڵانەی لەسەر ئەو بنەتوانەی کە هێن چاودێرێکی وردی باش بێ ئەوە هەموو شتێکە بۆ فەلاح هەموو دەرمانێک نیە بەداخەوە ئیسا دەرمان زۆربەی زۆریە چاودێرێکی کەمی لەسرە دوو من یەک تکام لە براجوتیاران هەیە لە کۆتایی ئەگەر کۆتایی بێ داوان لێکم سەبریان هەبێت لە فرۆشتنی ئەم بەرهەمەکانیان کە پێگا بەزات گەنم چووکم ئەو توجارەی کە قرارە لە تۆی بکرێ و کە لێتە کڕێت تەنها ئەو لەسەر سەبرەکەی تۆ ئیسفادەکە تۆ تەحمل ناکەی لەبەرەوەی ئەڵێ پێویستم بە پارەیە تۆ 4 مانگ 5 مانگ تەحملت کردو مانگیشت چاوەڕان بکە یانێگە درەنگ بخاتە بازار درەنگ بخاتە بازار تەبەن چووکم بۆ سعری سایلۆیەک لابێتەوە سعری بەعام بازار بۆ خۆتە زانی بازار عەرز و تەڵەبە کە عەرز زۆر بوو نرخ کەمە بێتەوە لەسەری تەڵەب کەمە بێتەوە ئەگەر بەو شێوە بخوان جوتیاری ئەمنەوە داوایان لێکم پەلە نەکەن لە فرۆشتن و ئەبێ بۆ خۆی پلانی بێ بەتاکید زۆر باش کە هێشتا سایلۆکان نەکراونەتەوە بۆ وەرگرتنی گەنم ئێوە چۆن وەکو لیژنە لێرە گەنمیان لێ وەرەگرن ئێمە لەسەر حەقل وەریاگرن ئێمە بۆ من ئەو گەنمانی کە ئێمە تەبان گەنم وەرگرتنەوەی بنەتۆکە مەگەرمە بەستی بێ من لەو لیژنایە لە تەفتیشی حەقلی بۆ پشکنینی کێڵگەی بۆکەین لەوێ ئەوکەی کێ دێنێ دوایی کە کاتی دوورێنێش بوو بۆ خۆمانە چین یاخۆت ئەگەرەوەی پێش ئێمە بێن ئەوە دوور بێتە بۆ خۆمان قیاسمانەیە بۆوانە فحسی بۆ کرێ
ئێمە ئەمڕۆ کەشفی بۆکەم بەیانی سەر نەقلی سایلوێ من ئێستا حالیان فەلاحمان ناردووە و خەریکی گەنم تەسلیم کردن بنەتۆکە پرۆسێکی جیاوازە ئەم بنەتۆیە چی لیەکەن ئەم بنەتۆیە ئێمە پاگە کرێت دەرمانە کرێت دوایی ئەدرێتەوە بە جوتیارەکان خۆیان بە پارەیەکی کەمتر لە بازاڕاکە دەرەجە چەند وەرەگرن ئێمە هەمبێ ئەبێ دەرەجەیەک هەمووی ئەبێ دەرەجەیەک لە بەرەوە گەرمی جوانمانەوە بۆ گەرمی بنەتۆ بێ گەرمیکی باش بێت گەرمی جوان بەرهەم هاتووە ئەم ساڵ کەمە بەداخەوە ئەم بنەتۆیە ساڵێکی تر هەر ئەمەیە دەیدەن هەر ئەمە بەڵێ پاکە کرێ و دەرمانە کرێ ئەدرێتەوە بنەتۆی ئێمە ناچێتە دەرەوە خواروی عراق وڵاتی دەرەوە بۆی کە بڵێ نەمەش بنەتۆی ئێمەیە ناچێت بەمە کتیفای ذاتیمان نیە بەداخەوە ئێسەوە کاگەحمەوەی شارەتیە ئێمە بنەتۆمان تەوزیع کردووە ئێمە 47 گوندمان هەیە لە سنووری خۆمانە 28 فەلاح سودمان بووە هەر گوندێک ئێمە وتمانە قوڕایی بۆ بکەن بۆ یەکەس بۆ خۆشی گەنمی بنەتۆ و مەرج و تایبەتمەتی خۆی هەیە هەموو جوتیارێک ئامادەنی ئەو مەرجانە قبول بکە و هەموو کەسێکی هەموو جوتیارێکیش بەوە ناشێکە چکم ئەرکی هەیە پاکردنی تایبەتی خۆی هەیە چاودێریکردنی هەیە شێوازی دوورینەکەی جیاوازە بۆ خۆی پرۆسەیە هەروایە فەرقی کیلۆی بە چەند وەرەگیریەوە لا ئێمە 560,000 دینارە تا ئێستا جیاوازە لەوەی بەڵێ بەفی ئەمری وزاریکە هەیە ئەمە 560,000 دیناری پێی پارەی بنەتۆ کێ دەیدا بە حکوومەتی هەرێم باوکاری کردی تایبەت حکوومەتی هەرێم بەڵێ زۆر باشە کاک ئەحمەد دەمێت دوایین قسەی جەنابەت وەرگرم بزانم خواست و داواکاری ئێوە پەیامت بۆ هاوڕێ جوتیارەکانت بۆ لایەنە پەیوەندیدارەکان لە وەزارەتی کشت و کاڵ و لە بەڕێوەبەرایەتیەکانی ئێرە بەڵێ وەڵام من داوام لە حکوومەتی هەرێم هەیە کە وەکو وتم زوو ئەم بەرنامە ئاشکرا بکات پرۆسی وەرگرتنی گەنم لەبەرەوەی جوتیارەکانی گەنمەکان بە فیڕۆ نەڕات و بە هەرزان نەیدەن بە خەڵک بەڵام دەیوەشتان چیە کاک ئەحمەدەوە نییە کاک پارەی گەنمی 2014 وەر نەگرتووە 15 وەر نەگرتووە 16 وەر نەگرتووە 2020 وەر نەگرتووە ئەی چی بکەم من یەڵادەی یعنی مەجبورێت وام لێکا کە بچم لە بازاری ڕەشا بیفرۆشم فەرموو کاکێسا من پارەی 2020 وەر نەگرت ئەوە هەم گەنم پێگەیشتووە ئەمە شەر بدەمەوە بە خەرز ئەمەش بدەمەوە خەرزم من پێتەڵم تۆ 5 مانگ 6 مانگ چاوەڕانت کردو ئەکرێ ئێستا ئەم ڕۆگەنم بفرۆشە فەرقی هەبووە لە دەڕۆژ پێش ئێستا چکم بازار گیرە بێ بۆ خۆی قسەکەی تۆ تەواوە بەڵام من برسیمە کە برسیم بوو هادە کاتی خۆی ئەبێ نان بخۆم کە برسیم بوو یعنی ئەویش کابرا زەرورە بە پارەکەی داێنێ ساڵە داێنێ دوو دانێسە من ئەڵم 2020 من 30 تەنگەنم تەسلیم کردو تا دینارێکم وەر نەگرتووە ئێستا 30 ترمێ هەم تەسلیم بکەم من برسیمە پێویستم بە پارەکەیتی یعنی ناچاری وام لێکە بیفرۆشمە ناخۆ من حەزم لەوە نییە زۆر باشە کاک ئەحمەد مەمنونم زۆر سپاس دەکەم کاک فرن دەمەوێت دوایین پەیامی جەنابەت وە بەرچاوڕوونی و ڕێنمایەکی تایبەتە بێگەربی دەنە جوتیاران بەڵێ ڕاستیەکەوەی کەوتم بە من داوا لە برا جوتیارەکانەکەم لە فرۆشتن و لە بازارکردنا پەلە نەکەن دوو بەڕاستی ئەو برا جوتیارانەی کە بەرهەمی باشیان هەیە و نسبەکان زۆرە بیل لەوە بکەن و سایلی و بچووکلا تەواوی دنیا بەو شێوەیە ینی فەلاح هەبێ خۆی خەمی خۆی بخوا سایلی خۆی هەبێ یاخو شوێنی خەزنکردنی خۆی هەبێ تا ئەوەی چاوەڕانی بازار کە ئیستیقرارکە دوو داوا لە برا جوتیارەکانەکەم خۆیان بێ دەزمایە مەکەن ئەو گەنمێکە هەیەیان با بنەتۆی خۆیانە بزە ساڵێکی وەکو ئەم ساڵ بۆ خۆی گەنم ئاوا بڕا چاوەڕوان نەکرێت لە مانگی 1970 ئەوانەی کە کڕێتەوە بۆ بنەتۆ و سعرەکەی لەوەی ئێستا کە هەیە زیاتر بوو لەبەرەوەی داوا لە برا جوتیارەکانەکەم گەنم بۆ خۆیان بەشی بنەتۆی خۆیان هەڵبگن چاوەڕانی حکوومەت و هیچ کەسێک نەکەن کۆتا قسەی منی سەبارەت بەم گەنمانێ من داوا لە برا توجارەکانەکەم ئەم گەنمە بەم شێوەیە کە لێرە بەڕاستی ئەمە بۆتە جێی ناڕەزایەتی خەڵکی و دانیشتوانی ئەم سنوورە و تەواوی سنوورەکان هەر ئێرە نییە زۆربەی شوێنەکان کە گەنمیانەیە بەم شێوەیە داوا لەو برایانەکەم ئەگەر ئێوە قرارە توجارات بکەن باش شوێن و مەکانەتان هەبێ هەیە خەڵکی تر هەیە ئێستا هەر خەریکی و ئیشێ و شوێنیان هەیە بەڵام ئێستا بۆ خۆی حکوومەت دەسیاتی خۆیان خۆپشاندانەکەن دەستی ژینایەتی خەڵکی تر ژیانی نامێنە لەسەر ئەو قوتابخانەکە ببینە بۆ خۆتە زانی سە قوتابخانە تەلەبێتی هەیە ئەو ئێستا چۆن دەنگی قوتابیەکان یان چۆن چێتە ژوورۆ یانی هەنێشت ئێمە بۆ خۆمان نەتوانین ئەوی شە بکەین ئەو نەدەستی چۆر بەسەر ئەم ئەوە نەسڕین خۆمان بەرنامەمانە بێ خۆمان لە خەمی شارابین یانی ئەوەی کە ئەم بەجێ هێڵەبیانی کێ پاژێکات ئەو کرێکارێ پاژێکاتەوە کە 200,000 دیناری هەیە بە 50 شەو و بە ناچاریش بە عقدا ینی ئەوە نییە بڵێ دایم بێ لەبەرەوە من داوا لە برا جوتیارەکانەکەم لەو توجارانەکەم ڕەچاوی کۆمەڵەشی هەیە بیکەن پاک و تەمیزی شارەکە مەسەڵەن ئەوەی کە هەیە ئەو خوێندکاران کە ئێستا ئەخوێنن لە کۆتاییشە زۆر سپاسانەکەم هیوادارم توانێتمانەوەی کە پێویست بێ ڕوونکردنەوە لەسەر شانی ئێمە سپاس دەکەین سپاس کاک ئەحمەدجان زۆر سپاستانەکەین کاتی خۆتان بە ئێمە بەخشی بەڵا عزیزان ئەوەی بینیتان دیارە قسە و باس بوو لەسەر ئەو گەنمە بنەتۆیی کێسە لە شارە زوور وەرگیراوە جوتیارەکان بە گشتی
چاوەڕێکردنەوەی دەرگای سایلۆکانن لەسەر کە دیارەمەش پێوەستە بە بڕیاری حکوومەتی عراقیەوە بۆی کە گەرمەکانیان ڕادستی سایلۆکان بکەن. سپاس بۆی کە بینەرمان بوون. من لێرە دەگەڕێمەوە سلێمانی لای هاوکارانم کاک دانیار و کاک شوان. زۆر سپاس بۆ هاوکارمان کاک جەلال. بڵێ بینەرانی عەزیز، باوەکەی هاوکارم دانیار نورەدین، هاوکارانم لە کۆنتڕۆڵ بڕگە و بابەتەکانی ئەمڕۆی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن. تا پرۆگرامێکی تر بەخواتانە سپێرین. خواتان لەگەڵ. خواتان لەگەڵ.